ڕادیۆی ملی گەڕیان کەناڵێک بۆ ڕەوینەوەی خەمەکان. بۆ ڕیکلامکردن لە ڕادیۆی میلی گەڕیان پەیوەندی بکە بە ژمارە مۆبایلی 0970 470 52 64. ڕادیۆی میلی گەڕیان دەنگی زوڵاڵی نەرمەندان. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بیسەران و بینەرانی ڕادیۆ و تەلەڤیزیۆن و پەیجی میلی گەڕیان، خۆمان بە خۆشحاڵە زانین ئەم ڕۆژاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی وتی خوازیارین بەرنامەی ئەم ڕۆژمان بێتە مای خۆشی و ئاسوودەی بۆ گشت لە یەکتان. خۆشەویستان، میوانی ئەمڕۆی بەرنامەکەشمان میوانێکی خۆشەویست، ئەویش هونەرمەند دوو ڕۆژنامەنووسی خۆشەویست کاک نەریمان سابر کە ساڵانێکی زۆر خزمەتی کردووە لە شاشەکان لە کاری ڕۆژنامەوانی. هیوادارین میوانێکی ڕۆحسوک و خۆشەویست بێ لای گژلایەک. سەرەتا بە خێراتنی کاک نەریمان سابرەکەین بۆ بەرنامەکەمان ئەمڕۆ گەورە و کردنی کاک نەریمان یاخوا بەخێر بی سەر و سەرچاومان. کاک سامانگیان زۆر سپاس بۆ بەڕێسێ، سپاس بۆ بەڕێبەرانی ئەم ڕادیۆ جوانە. زۆر خۆشحاڵم منیش و دەستخۆشی لە بەڕێزەکەم بۆ بەرنامەیەکی جوانە و جگەی شانازیەکە بەشداریم کردایە. قوربان دەبم کاک نەریمانگیان یاخەوە بەخێر بی سەر چاومان ئەمڕۆ گەورە و کردین بە ناوی بەڕێوەبەر و ستافی ڕادیۆی میلی گەڕیانەوە. خوشحاڵ بووین کە ئەمڕۆ میوانی بەرنامەکەمان بووین، یاخوا بەخێر بی سەر و سەرچاومان. خۆشەویستان، ئێوەش دەتوانن لە ڕێ ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشە دەرەکەوێت ئەو بەڕێزانەی کە گوێبیستیشمانن لە ڕادیۆ کە ژمارەکانمان نەبینن ئەتوانن ڕاستەوخۆ پەیوەندی بکەن بەم ژمارە تەلەفۆنانە، هەم کۆڕک و ئەم ئاسیا بۆوانەی کە لە دەروی وڵاتیشن 0771 471 52 64 ژمارەی کۆڕکیشمان هەیە بە ڤایبەر بۆ ئەوانەی کە لە دەروی وڵاتیشن یاخود لە ناو خۆتوانن لە ڕێی ڤایبەر و پەیوەندیمان پێ بکەن بە ژمارە تەلەفۆنی 0750 727 85 لە خزمەتی ئێوەی خۆشەویستا بین. کاک نەریمانجان، بابینەوە لای بەڕێزت، خۆشترین یادگاری کە بەسەر جەنابتا هاتبێت لە حیاتی ژانتا خۆشترین یادگاری کامە بووە؟ وەڵایی بڵێن بۆ ژیانم یادگاری خۆش زۆر هەیە، بڵێن بەسەر منە هاتبێ. ئەو کاتێک کە لە تەلەڤیزیۆن دەرکەوتم بووە زۆرم پێخۆش بووم. پێشەوەی کە تەمسیل و شت کە مقابلە کرام خۆم دەسم لە شاشەکەیان نەوەزانی خۆمم چۆنە ئەوانە مناڵ بووم، ینی پێم عەجیب بوو، شتێکی زۆر خۆش بوو. بەیانی چوومە دەرەوە کارە بەو شتە و کاتە نەبووم، باسی ساڵی 93 ئەوانەکەم 93 ئەو ناوە چوومە دەرەوە ئیتر ینی خەریب بوو لە خەڵکمەیە وا مەزانی شتێکی زۆر مهم کردو کەسیش بەرنامەکەی نەبینی بوو، ینی زۆر خۆش بەلامەوە. کاک نەریمان، تۆ ساڵانێکی زۆر خزمەتت کردووە هەم لە ڕووی هونەری و هەم لە کاری ڕۆژنامەوانی. بەڵێ. بیدایەتی دەرکەوتنی تۆ چ ساڵێک بوو؟ من یەکەم جار 25/5/1995 لە تەلەڤیزیۆن وەکو بەرنامە پێشکەشکردن دەرکەوتم. چ بەرنامەیە بوو؟ بەرنامەی دەروازەی وشیاری بوو، زانیاری بوو، بڵێن بۆ نمونە زانیاری گشتی بوو و هەندێک معلوماتی هونەری بوو، ئەوانە بەو شێوەیە بوو. دوای بەرنامەکە گۆڕە بۆ کاری بسەبت دوای هەندێک کاریکاتێر و ئەوانەیان تێکرد برادەران ئەوانە. ئیتر بەرنامەکە ئەو ئێمە ماڵمان گەڕایەوە بۆ سلێمانی جارێکی کە هاتمە بەرنامەی سەنگ لە ساڵی 1970 بووانە هاتمە بەرنامەی سەنگ. ئیتر لەگەڵ ئێوە بەردەوام بووم تا کاتی بڵێن بۆ منە کەوتنی سەدام. ئیتر ئەو کاتە ومان بڵاومان لێ کرد. نەریمان یەکەم دەرکەوتنت لە بەرنامەی زەنگ کە لەگەڵ ئێمە بەشدار بووی بیرت چ کاریکاتێری بیرمێت ئەوەی کە تەمسیلێک بوو، ئەوەی وابزانم ئەوەی دزەکە بوو کە سوعادەکە بوو کە تۆ دزیێتە سەر ماڵی تۆ، بڵین بازنەیەکە بۆ دیاریەکەن ئەڵێن لە دەرەوە بازنەمەیە دەرەوە، ئەوە شتێکی ئاوا بوو. لە بەختیاری بوو لە ماڵێک تەمسیلەکەمان کرد. وابزانم ئەوە بوو. فکرە باشە وڵای منە گەڵە مێتە بیرم نەماوە. ئەو تەمسیلە بوو بۆ منە دزێتە سەر ماڵەکەتان، بازنەیەکە کێشن بۆ تۆ، ئەڵێن لەو بازن نەیەتە دەرەوە. ئیتر شتەکانتان هەموویە بەندانە دانە ئەوانە
دوای خێزانەکە لێ تووڕا بێڵێ کاکە بۆچی واو نەکردووە غیرەتە نەبووچی تۆشتە واللهی غیرەتمە بۆ دەجار قاچم خستۆتە ئەو دی باس نەکەەوە بە خێزانەکەتەوە زۆر ڕاست کاک نەریمانجان هەموو کەس لە حیاتی ژیانە ناخۆشترین شتی بەسەر هاتووە تۆ خۆشترینەکە و جێڕا و ناخۆشترینەکەیان چی بوو کە بەسەرت بێت وڵان ناخۆشترین ئیتر تەوان مردنی ئازیزانە زۆر ناخۆشە مردنی باوکە مردنی هەندێک لە کەسوکارم ئەوانە زۆر ناخۆش بوو بۆ من هەندێک بڵێن بۆ نمونە هەندێک ئیشیش هەبووە ناخۆش بوو بۆ من بڵێن ئیتر ئەوەی کە کاتی گرانیەکە و لە دەرەوە ئیشکردن و ئەوانە چوونە دەرەوەی وڵات و ئەوانە بۆ ئیشکردن ئەوانە ناخۆش بۆ لام ڕاستەکەی کاک نەریمان ئێوە هەر خانەدەوە دەبە ڕێزەکەت هەر لە دایکتەوە بە تایبەتی دەستی لێرەوە ماجەکەم ڕێزی تایبەتی مێوەدایە پەخشان کە ئەوە کەسێک بوو یعنی بڵێم کۆڵەکەی بەرنامەی زەنگ بوو بۆ ئێمە بە تایبەتی کە هەمیشە خزمەتی ستافی بەرنامی زەنگە کرد بۆ سەرخستنی بەرنامەکان بە تایبەتی لە ڕووی جلوبەرگەوە بە تایبەتی دایکت زۆر هاوکاریە کردین بڕوا ئێستا لەبەر چاومە ئێستا لە بیرمە کە سەڵتەوکەوایەکی بۆ من دووری بوو ڕێ قیاز بەبەری خۆم یعنی چۆنەڵە بوو بۆ سوپرایزێک بۆ من کە بۆی ناردم لێرە دەستی ماجەکەم یەخوا هەر تەمەند درێژ بێ و خوا بۆتان بێڵە و باوکیشە جێگەی بەهەش بێ بەڕاستی ئەگە بڵم خانەوادەی ئێوە زۆر هاوکاری بەرنامەی زەنگ بوون چاوی یەک بێ جاماجەکەم کاک نەریمان خۆشترین کاریکاتێری بەرنامەی زەنگ کە لە بیرت مابێ کامە بوو طبعا خۆت دەزانی کاریکاتەرەکان هەموو یەک لێ خۆشتر بوو ئەمە خۆشمان نەڵێنەوە جەماوەر خۆی یعنی ڕۆژانش کە لە یوتیوبی بینێتەوە هەمووی سەرسامە پێی طبعا ئەو بەرهەمانە کە پێشکەشەکرا یعنی جۆرێک لە خۆشی تیابوو بۆ بینەرەکە بەڵام باگراونەکەی ئەوەی کە ئێمە خەریکی ئامادەکردنەکەی بوون ئەوانش چەند خۆشەیەکی تیابوو بەس خۆشترین کاریکاتێر هەر لە زەهنمان ماوە ئەوانە زۆر باسیەکەین بڵێن دوو کاریکاتێر یەکێکیان ئەوەیە کە تۆ قاچاقچی دێمابەی بۆ دەرەوەی وڵات خۆت لە ئەی لە ماڵێک ئەڵێ بە ئێمە تا دەرەچین تا شەودایە بڕۆن لە هەر یەکێکتان خۆتان کەن بە درەخت خۆتان بکەن بە درەخت وانە ئیتر پەلوپۆ ئەوانە لە خۆمان ئاڵێنی نوەرێکیان تۆ لە ماڵێکی بڵێن لە ماڵەکە ئیسراحەتێک بۆ قاچاقچی توانە منیش بە پەلە خۆم یەم خۆمەکەم بە ژورا و تەقەم لە دەرگاکە و بڵێن تۆش لەو کاتە هات دەدەرەوە وتێ ئەوە چیەکەی لێرە من پێم نەوتی پیشە خۆ بکە بە درەخت ئاخر چیەکەی لێرە و ئێستا کەشفمانەکەی وتم کاکەم بەڵێ خۆم کرد بە درەخت بەخوا هیچ کێشەم نەبوو وتە وتم دوای ئەوە کچ و کوڕێگاتنە ژێر سێبەرەکەم دانیشتن تۆش وتە دوای ئەوە چی قەیچێکە با دانیشتنەوەمانە وتم ئاخر قوربان دەستیان کردە ملی یەک و ماچ و موچ و ئێوە قەیچێکە تۆش سێرە کردا و احتیادی و چیە ومانە وتم ئاخر خەتەرەکە ئەوە نەبوو وتە ئەی چی بوو وتم وەڵا دوای ئەوە کە هەسان کوڕەکە یەک چەقۆی دەرێنا خەریب لەسەر سمتم بنووسێ بۆ یادگاری لەبەرەوە ڕام کردووە ئەوە تەمسیلێکی خۆش بوو تەمسیلێکی کەش باسی شەڕی ناوخۆمانە کرد بەداخەوە ئەو کاتە شەڕی ناوخۆ خۆ دەزانی زۆر ناخۆش بوو بۆ هەمومان تۆ ئامر مەفرەزەیەک بووی ئێمە ئەچین بۆ بڵێن بۆ شەڕ لە بەشەکەی کە بین یانی لە لایەنەکەی کە هجوومان کرد بڵێن من کەوتمە جەبهەکەیکەوە کە کەوتمە جەبهەکەیکەوە تۆش من هاوارە لە من کرد وتیان ئەڕوا عەزیز گیرا تۆش وتە عەزیز مقاوە ئێمە مقاومەکەین خۆ ڕزگارکەم منیشتم کاکە قەیناکە بڕۆن فەرقی نییە خۆ من هەر بۆ مەعاشەکەیکەم ئەچم لەولاوە شەڕەکەم لەگەڵەوە یعنی ئەچمە جەبهەکەیکەوە چاوەکەم ئەو دوو ئینا زۆر خۆش بوون بۆ من ئەو دوو تەمسیلار چەند هەمویان زۆر تایبەت بوون تایبەت بوو بەڵام ئیتر خۆشتری نیشانتەیە کە ئێمە یادگاریمانە بێ لەگەڵی کاک نەریمان ئەگەر کاری هوەری نەکردایە خەریکی چ کارێکە بووی تۆ بە چیەوە سەرقاڵە بووی وەڵی زۆر حەزم لە بە مناڵیش لە دارتاشی بوو ئەین زۆر حەزمە کرد بم بە دارتاش و ئەوە ئیشی دارتاشیم زۆر حەزرێ بوو بەڵام ئیتر ئەگەر تەمسیل و ئەوانم نەکردایە لەوە چ هەر ئیشی ڕاگەاندنم کردایە ئەگەر ڕاگەاندیش نەبووە هەر دارتاشیم حەز لێ بوو ئێسش ینی بە تەمامتر تەمەن کە تۆزێک هەڵ کشا و ئەوانە ئیسراحەتە کردەوە ئاوا ژوورێکە بە هەندێک ئەشیای دارتاشیوانی تا بە هەندێک شتی تحفە و ئەوە دروستکە حەزم لێتی
حەزم زۆر لەوەیە. ئەی مەجانە لە ماڵەوە جێگاکە نەگونجاوە ئەگە لە ماڵەوە بتوانی لەمایانی دارەکە چەند تەختەیە بکڕیت و چۆنە لە ئێستا حاجی ئێستا زۆر چار هەندێک شتە بەم لە ماڵەوە بڵای یەکەم و ئەوانە و ئیتر ماڵ مناڵەمی تو ڕابن دەزەکەم بەشت بڕینەوە شت دروستکردن و خۆم مەشغوڵەکەم بەحساب خۆم سەغڵەتەکەم جاری وایە ئەو ناوەی پەرژ و بڵاوەکەم هیچم دروست نەکردو لە ئاخرا ئەنی تاسە هیچ شتێکە دروست نەکردو وەڵای هەندێک شتی وردن بەس لای خۆم جوان چۆنە بەڕێی من لە پێشە لە تەختی حەمامەوە دەست پێکەوە سووکە ئەم لاولاکەی بەشی سەرەوەی وەڵا ئاسانە تەختی حەمام پارەشەکە ئێستا بەتەکید وەڵا ئێستا هی ناتوە ئەو شتێکی بە کاشیەکەن ئەم بۆ تەختی حەمام خڕەکان ئەوە ڕستی تەختی حەمامە کۆنەکەی بڕیەوە ئەوە بە کاشی تەختی حەمامە زۆر ناخۆش جاری وایە بزمارێک لێژ جواندا نەکوترا بکە ئاواڵەسای یەک شوختیەگردا گوپی ئارەڵا من بە سەرماتۆ کاک نەریمانەوە هەستم بەخۆ وەکو تای سارە پەنچەری کارەڵامی وای لاتەما ئەو تەختی حەمامە کۆنە غراپە کاک نەریمان ئەگەر بۆچی لە ئێستادا دەرناکەویت یعنی لە شاشەکانە لە بواری هونەری وەڵا کاک سامان ئەو کاتە ئێمە ستافێکی ینی خۆ دەزانی گەنج بووین بۆ ستافێکی جوان خۆ پیر نەبووین کاکە پیرمان مەکە ماڵە بەسەوەی تەمەنەکەمان ئیتر هی ئەو پڕ ئینەرژی و توانە ئەوە بوو ئیشکردن بڵێم بۆ نمونە زۆر لۆکاڵی ئەوە بوو سەتەلای تووشت کەم بوو بڵێن خەڵک تەلەڤیزۆنەکان کەم بوو تەرکیزی لەسەر بوو مەتەکید و جۆرێک لە جۆرەکان وەک هەموو کایەکانی تری ژیان ئیشکردن خۆش بوو یعنی برایەتی و خوشک و برایەتی ئەم شتانە هەبوو و خۆ دەزانی ئەمە جاری وا بوو بەیانی ساعت هەژ ئەچین بۆ دەوام ینی شەویش تااقەتمان نەبوو لە یەکجیابوون ئەچین لە ماڵی یەکێکماندا لە ماڵی یەکێک بووین وا بوو ینی ئەوەنە خۆش بوو ئیشکردن زۆر خۆش بوو و ئەو سەرگیریمان نەکرد بوو زگوردی بووین بەس وەردەم بە بیدایەت ئیتر دوایی تۆ وەکوابرێ ئاوغە و ڕەش ئێمە سەردەقەکەم بۆ شکانن ئیتر ئێمەش پێمان ئەوانەی کەتان زگوردی بوون هەتا بەختیاریش بەختیاری زگوردی بوو عیفان بە عیفانش نییە بوو عیفان لە پێش هەمومانەوە هاوسەرگیری کرد بوو لە دوای ئەو ئەنجامن بووم ئەنجاوانی کە بە وردە وردە ئینجا ئیتر کە تۆ مناڵن نەبوو ئیلتیزامات زۆر لەسەر من بوو ئیشکردن ینی بڵێم بۆ منە خۆشە و ئیتر وای لێ ئەو کە سافە بڵاو بووینەوە هەریەکی چوو بەلایەکە مەتەکید جارجار لەم لەولۆلا تۆ من ئەمانە دەک ئیشمان کرد بەس هیچ تامی ئەوەی نایەوە لەبەرەوەی خێزانێ بوون زۆر تامێکی خۆش و ئێستش بڵێم بۆ نمونە دەک ئیشیەتە پێشەوە هەستەکەی ینی جێگەی خواستی تۆ نیە یان بۆ نمونە خۆتی تیان نابینیتەوە یان تواناکە و زۆر مەحدوو دەکرێت و ئەو سافە توانای تۆ نازانن ئەو وای کردو بڵێم بۆ نمونە هەندێک جار ئاوا کەنارگیربی ئیش نەکەی و بەداخەوە کەناڵەکانیش ئێستا ینی گروپن ینی ئیش بۆ گروپێکەکان ئیتر کە ئیشی بۆ گروپێک کرد تۆ لە قایمەکەیان نیت ئەوانە وای کردو ینی حەز لە ئیشەکە نەبێ و نەتەوێ بەردەوامی پێبێ بەتەکید وایە کاک نەریمان ئەو کاتاگە بڵێم ساڵانی زوو لەوانەیە ئێمە و کاتە کاریشمان نەکرد بەکاری هونەری تەلەڤیزۆن ڕەشوسپی بوو تام و چێژێکی تایبەتی خۆی هەبوو ئەو ساڵانی کە ئێمەش کارمانە کرد وەکو بەرنامەی زەنگ و ئەو کارانی کە کردومانە خزمەتێکمان کرد بێت خەڵک خۆی شاید حاڵە ئەو کاتە ئەجیزەی مەتەتەوەریش نەبوو ئێمە بڕواکەی بە کامێرێکی M5 یا دوایەوە بوو بە M7 اینجا بە ئێمدا کە ئێمدەیەکەمان وەرگر وامانزانی گەورەترین کامێرەمان وەرگرتەوە بە تەسویر یعنی تاموچێژێکی تایبەتی خۆی هەبوو کە ئێمە دەرەچوین جاریوا بوو شتیشمان بەسەر هەر لە کاتی تەسویرە پاتری نامە یا مای قەتع بوو خەلەلی تیا بوو ئەمانە یعنی مایکێکمانە بوو کارەبای لەسەر و بیریە ئەوان نزیکە بووی تەژی لە پیلی نۆڤۆڵتەکەیە من لە تەزوی کارەبا زۆرە تەسانکانەریمانە مجا ئەی بابڕ ئەو مایکەکە ئەیا لەمە ئەجا لەسەر یادگاری ئەوە شەوان کە ئەچین بۆ مۆنتاژ ڤیددیۆی کۆیتی شتێکی زۆر بێتامی هەبوو ئیسپرنگێکی هەبوو دەرەچوویتر ئەو سەر هەر بەرزە بوو یعنی دنیا ئیتر ئاواتە کرد ئادەسەکەی بۆ ناڵ یا عەدەسەکەی جاریا بوو ئیتر بۆن منە زۆر بێزارە بووین یەک بلۆکی لەتە بلۆکێکی بیسیاوە هەڵدەسێتەوە بەتەکید ئەو کاتە ئێستا هەمووی ئەجیزەکان گۆڕاون تەقەنیات زۆر باش بووە ئیمکانیەت باش بووە ئەوانە بەڵامی تر وەگوتم ئەوەیە کە هونەرمەندەکان تۆزێک یەک گرتوو بن و ستافێک پێک بێنن خەنەعەتیان بە ئیشی یەک بێ و کۆمەڵێک خەڵک کۆکەنەوە بڵین ئیشی باش بکەن ئەوە زۆر زۆر باشە بەتەکید وایە کاگنەریان بەڵام تۆزێت سەر لە ناو هونەرمەندانە چۆنە لە ئەویش بووە بە دووبەرەکی هەمووی گروپێکن بەڕاستی هەلەکان قۆستۆتەوە بۆ خۆیان یعنی ئەوەیە چەنها هونەرمەندی
کۆن هەیە کە ئێستا شەردانیش و هیچ کارێکی نییە بەڕاستی گوناحە ینی ئاوڕێک لەوانە نەدرێتەوە قەیچیەکە ساڵانێکی نەکردو با لە دوو کاری نوێ دەرکەوێ بەڵام ئەوەیە هەمووی کۆمپانیاکان و یا کەناڵەکان ئەمانە قۆستۆتەوە گروپ کاریان پێکەن بۆ خۆیان بەداخەوە کاک نەریمان زۆربەی جلەکانی ئێمە کە بە تایبەت سەڵتەوکەواکە کە دایکت بۆ منیەتنی بۆ منی دووری عەفو هۆکاری چی بوو دایکت ئەم فکری بە مێشکە هات کە هەستا وەکو خزمەتێک بە بەرنامی زەنکات و ئەم کارێ گرتە ئەستۆی خۆی کاک سامە خۆت ئەزانی ئێمە ئەو کاتە بڵین کێشەیەکی گەورە هاتووە پێشمان ئێمە بەرنامەکەمان تەنز بوو لە دایرە و دەوای بوو بۆ نمونە ئێمە تەنزێکمانە بوو لەسەر نەخۆشخانەی بڵین سلێمانی یا تەنزێکمانە بوو لەسەر دایرە شارەوانی دایرە شارەوانی ڕێی بە ئێمە نەئێ بچین لە بیناکەیە یعنی بڵێن بۆ نمونە ڕەخنەی لێ بگرین وەکو وایە من بێ ماڵی تۆ قسە بە تۆ بڵێم شتوان نییە یعنی ئەوە بوو ئیتر وەک سیاسەتی بەرنامەکە لەبەرەوەی ئێمە لە ناو شار زۆر ڕێیان نەئە ئیشکەین ئیشەکانمان بردە دەرەوەی شار کە ئیشمان برد دەرەوەی شار خۆتە زانی ینی لە دەرەوەی شار لە لادەکانە تۆ پێویست بە جلی کوردی بوو نازانم ئەو ماوە ئیتر جلی کوردی شەر گرانیەکە بوو ئەوانە جلی کوردی زۆر گران بوو لەو مەزاخانەیەک تاکشەڕوا لە نەفرۆز بە 6 دینار بە 7 دینار جە خۆیمە هەر جلی کوردیمان بکریایە هەر ئەمانتوانی پارەی ئەوانە بێ هەندێک جار بڵێن بۆ نمونە ئیتر من شەرواڵی باوکم جلی باوکم مێنە مشکی باوکم مێنە چوار مشکی باوکم مێنە هەر دیار بۆ سریواکەی زۆر لەو ئەچێ دانەیەکیان یەک دانەیەمە و دوو آخر دانێک مێنە سەوز بوو سوورێکیش زۆر لەوانە نان ئەمە ئەو نیە دڵنیا بەکەی خۆمە بەخوا عادەکە قورعانە بۆ خۆم ڕاز شەکە بەڕەحمت باوکم تۆز سەری گەورەتر بڕ ئەو بچکۆلەیە بەس ئەوان شتەکانمان ئێنا ئیتر دایکیشم وتی نەریمان تۆ ئەم شتانەی باوکە ئەبێ ئەیبەن ئێوە لەو لادیانە تەمسیلی پێ ئەەکەن و ئەوانە و مشکی ئەبەن کوورە خراپە بێ ئەوانە بۆ هەر کۆمەڵێک جلتان بۆ حازر نەکەم بی دوورم و هەر بۆ تەمسیلەکانتان بێ و بە جانتا و شت دایمن داینن لای خۆتانوانە ئیترەوە ڕۆژێک من بە تورەکەی جلەوە هاتم و ئەوی سەشەرە ئەیگەڕنەوە لەسەرم ئەڵە نەریمان بە تورەکەی جلەوە هاتوو تێدی بە کاکە سەلام عەلەیکوم هاتووم بۆ تەمسیل ڕاستەکەی گیان کاک نەریمان کاک جەزا لە بەشی کۆنتترۆلەوە کاک نەریمان زۆر حەزی لە ستاندی لاقیتێ بۆ نەبەخوا بەنای خوا دانێکم هەیە لە کاک جەزا گە بڵێم لە کۆڕێکا بوو ئەو ستاندە بەجێ ماوە زەمی کەناڵێک بوو نەزانی کوێ ئەوە وعد بێ لە دەستی تۆ کاک جەزاوی بەمێ بەهادیە نامەوێ بۆ نامەوێت بە هیچ شێوەیە لە دنیاە ستاند هەیە شتی جوان و ناسک و ئەوانە ئەوەی کاک جەزا ئەیەنان هەمووی قورقشم بوو ژێرەکەی حەوجۆش بوو حەوجۆش لە دەینی ها ویلی سیارە ئەمانە ئەچوو ئەو ژێرانەی ئیتر ئەها بڵێن بۆ لای دوکان نەری ماوەڵەوە 150 هینم بووە تۆ لای من جێنیە با لەو ڕەفانە داینێم ڕۆژ نەبوو ستاندێکی کاک جەزا نەیە بە پشملی ڕۆژ نەبوو یعنی لەم مامە حرد لە حەوجۆش زۆر قورسە شتێکی ئەوەی ها بنەکەی ئەوەی لە مەجەڵی تیڤاڵە چ ڕەنگەکەی ئەوە مامە ئەجا دەنگی بۆ ناڵێ ئاوا چی بەداڵغە خەریکی مۆنتاژی زرم هەر ئەوە نەوزانی یەک ستاند لێەوە کەوتە خوار یعنی 2 جار 3 جار چوومەتە دوکانی قسەی لەگەڵاکەم نازان ستاندێ بۆ ئۆکێ بەسەر پەنجەی منە ئیلا ئەبێ ستاندێکی کاک جەزا ڕۆژێک بکوێ بەسەر شوێنێکی منە ئیتر لەو ڕۆژەوە من سوێنم خواردووە یعنی هەرڕقم لە ستاند بێ حەزەکەم جاران بیریە هەندێک جار بەدار مایکەکەمانی نەکرد و بەدار و ئەوانەوە یوسف بەلاری کامێرەکە گرستانمان نەبووە ئەو چاوەی و حەزەکەم ئاوا بچینەوە ئەو سەردەمە و ستاندانە کاک جەزا نەبینم ئەوە مام زۆر ئێزعاجە بەڕاستی ستاندەکانی زۆر ئێزعاجن کاک نەریمان لە بەرنامەی زەنگ زۆر یادگاریمانەیە مەڵێ هیچ یادگاریەکە بیر ماوە کە منە پێ کە من تۆ ڕابووم پێی طبعا تۆ کە تەلەفۆن دەگرتر ئاگاو لە هیچ شتێک نە ئەوانە چۆنە هەر وایە هەموو کەسێک یعنی من بە تایبەتی خۆم ئەڵێم زۆربەی کەسی لانێ وابێ کە تەلەفۆنەکەی تۆ تەرکیز مێشکە لای تەلەفۆنەکەیە باشە بەڵام لەو کاتانە جەنابەت چی دەکرد ئەوەی پێش جگەرەکە سامان برسیمە سۆران برادران برسیمانە ئەومانە و پارەی ناخواردمان بەرێ وڵا تۆش ئاویت پارە دەرێنار بە تەلەفۆنەکە 5 دیناری تۆ 5 چون نانمانە خوارد ئاتینەوە ئیتر من جگەرم نەئەکردی ئەو کاتە تاک جگەرمەکیشا
تەلەفۆن دەگرم حەجگەرێکم بەرێ ئەڵە ئاجگەرێکی دەرێنا و ئەدامێ تاوامە کرد و حەجگەری کەم بەرێ تاو تەکری تر هەچ سەر خۆ ئەمە و پەنجەی ئاواکە ئاوا برادەرمان هەبوو جگەرە کێژ نەبوو ئەو نرد ئاوایە کرد ینی ئەو بینەشم بۆ هەمیانیانێنا بۆ تۆ ئەوانی کە جگەرە خۆرەکان نەبوو تەعاان زۆر ناخۆش و من بە تایبەتی ئێستاش کە بە تەلەفۆن و مەشغوڵە بم یەکی قسەم لەگەڵاکە لە پشتۆریا ئیشارەتێکم کات بەڵێ زۆر بەوە بێتاقەتە بووم یعنی تەرکیزم لەسەر تەلەفۆنەکە بوو لەو کاتە داوای جگەرەتانە کرد مەجبور بووم ئەو بینە پڕکەمەوە بە تایبەتی تۆ منە شێت ڕقم لە هینەکە تا پەیوەندیکی بەڵێ پەیوەندیکی تەلەفۆنیمان لەگەڵ کاک سامانی خۆشەویست لە دوکانەوە کاک سامانم کاتۆ باش کاک سامان هەم کاتێکت باش قوربانە بم کاکە گیان بەڕێزیت تۆنە دەنگ و باستان تۆنا ساقەی دڵە بم تۆ چۆنی بەڕێزم وەڵات سپاس دەکەم بە خێراتنیە و میوانە جوانتان دەکەم قوربان زۆر سپاسان دەکەم بەڕاستی مامەستان بڵێ جان یعنی کۆمەڵش بەرنامەی زۆر جوانە وەختێک پێشکەشتان دەکرد بەڕاستی زۆر جوان بوو میوادارم بەردەوام بن هەم دیسان قوربانی دڵە بم وڵی ئەو کاتانە ڕۆی نایەتەوە وەڵا نایەتەوە لەبەرەوەی مامەستانە بڵێ بەڵێ قەسەم بەخوای میلەتێکی ئەوەندە سەقەتمان هەیە هەمووی بەدوای چ دەکرێت هونەرمەندی گەورەمان هەیە قەدری ناگرێت هونەرمەندی باشمان هەیە قەدری ناگرێت دکتۆری باشمان هەیە قەدری ناگرێت وایە بەتاکید ئەمە نادەکەم ئەو میلەتە خۆی گۆڕێت بۆشتی جوان بەرهەم کرد یعنی واز ڕۆفتە ڕۆکانە بێنی کابرا لەگەڵ ڕێزمدا وەڵی هونەرمەندی میلی هەیە پێی دەڵێ مامۆستا ئەفەنەر عیبە لەبەرەوەی شوێ مامۆستا زۆر گەورەیە بەڕاستی جوانترین مامۆستا لە وڵاتیمە لەبەرەوەی هەموو شتەکان لە مامۆستاوە بەرهەم بێ وایە بەتاکید وایە کاکە سامانجیان ئێمە ساڵانێکی زۆر کە ئەو بەرنمەیەمان تەقدیمە کرد ساڵانێکی زۆر خزمەتێکی ئەگە بڵێم بچووکیشمان کردبێ بۆ خەڵکە میمێ جێگای خۆشحاڵی و ئاسوودەی هەموو لایەک بوو بێت ئێمە ئەو کاتانە یعنی ئەگە بڵێم وەسعەکە هەرچەند لە قەیرانی شابووین بەڵام ئێمە ئەگە بە قەرز و قۆڵۆش بوو بێ بەرنمەکەمان نێشتووە بۆستێت کە چەند ساڵ ئەو بەرنمەیەمان هەر بەرەو پێش بردووە خزمەتمان کردووە ئێستاش لەسەر زاری خەڵک ماوەت ئێستش خەڵک دایم لە یوتیوبەی بینێت متابعەیە کاتجاریە من لە ڕێ مەسینجەرەوە خەڵک بۆی نردوم یعنی بڕاکە بیری و کاریکاتێرەم نەماوەڵانەی کاگنەریمان خۆشی بزانێ خەڵک لە یوتیوب کە بۆی نردومەتەوە یعنی یادگاریەک بۆ لەلام کە فکریشم نەماوە یعنی زۆرمان ئێمە کاریکاتێکەوە بەڵام کە هاتەوە بەرچاوم بەڕاستی زۆر یادگاریکی خۆش بوو بەلامەوە بەڵامی تر ئەڵەیکی ئەوەی ڕۆی دووبارە نایەتەوە بەڕاستی من ئێساوەکو خۆم ئامادەم ئەگەر بەرنامێکی ئاوا هەبێت ئەو هاوڕێیانەمان هەرچەند ئێستا مەجموعەیەکیان لە دەروی وڵاتن بەڵام ئەگەر ئیمکانیت هەبێ و دەعم کرێن و هاوکاری بکرێن زۆرم پێخۆشە بەرنامێکی ئاوا بکەینەوە بۆ خزمەتی خەڵک وڵی هەرتەمە نادەکەم لەبەرەوەی بەڕاستی مامەستامان هەرمەندی زۆر جوان هەبوو یعنی ئەگەر چاو لێ دەکەی و دەگەڕێەوە یعنی بەڕاستی یەک تەلەڤیزۆنی کاتەمەش هەبوو بەڵام بەڕاستی تامی هەموو دنیای دەدا هەموو دنیای ئێستا هەموو سەرکارمیزانی بەقەتە و تەلەڤیزۆنە تامی نەبوو بەڕاستی بەتاکید من ئێستاش خەڵک بۆ مەجێڕێتەوە خەڵک بۆ مەجێڕێتەوە لە کۆڵانێکا جاریە بوو تەلەڤیزیۆنە دوانی تیا بۆ گەڕەکەکات چوو بۆ ماڵە سەیری بەرنامەکانیان کرد بەڵام یەکی کەسم لە ڕادیۆ یەک لێی کەم هەیە لە ماوەیەکی مامۆستایان بەڕاستی زۆر حیبە بە کۆمەڵی کەس گوتی مامۆستا یعنی مامۆستا لە فرمووتەکەی بەجواب نیە لەسەرەوەی بەجوابی کە ساعتەکەی کەسانێکە هەر شانی وشی مامۆستانی وەڵاهی کاکە سامانجیان زۆر کەس چۆنە لەوەکو دەمی ڕاهاتێ ئەگەر کەسەکە شاعیریش بێ هەر پێڵێ مامۆستا نووسەر بێ هەر پێڵێ مامۆستا کە تۆ مامۆستابی علمت پێبێ یعنی شتێکت پێبێت پێشکەشی و خەڵکەکەی جوانە بەس خواڕاوە قسەیارت لێ دەکەم ملەتی کورد حەگی لەگەڵ ڕێزم خزمەتم بۆ تۆ کابرایەک لە لای فەکەی لەگەڵ ڕێزم بۆ تۆ هەوایەکی لێ دەبێتەوە پێی دەڵێن مامۆستا تڕکەن و بە ملیۆن دیناری هەیە مەڵێ وەڵاهی تر خەڵک وەکو عەرزم کردی وایە دەمی تازە ڕاهاتەوە بە یعنی بە زۆر کەس لەو شەیانە بڵێن وەکو شاعیر و ڕۆژنامەنووس هیوادارم مامۆستا عەلادین حەسەنی بانکن بۆ بەرنامەکەتان کێ کاکەلادی حەسەن ئەوە ئیشەڵا ئەوە لە بەرنامەکەی کاک جەلا گۆڵەیە بێ کاک جەلا بانگێشتی کات ئێمە بەرنامە ئێمە تایبەتە بە هونەرمەندانی بواری شان و دراما بە قوربانی دەڵێمم ئیشەڵا بە کاک جەلا لەڵێن بەشکو ئیشەڵا بیخاتە بەرنامەوە کاک جەلال ماڵی ئەوەتان بیناوە پێی گۆڕیەوە بە کاک دەڵێ نەوتنی جای منی کاکە سامانجیان زۆر خۆشحاڵ بووین خۆشحاڵیدا من تەمەناتان دەکەم هەر خۆش قوربانەکەمی سپاس بۆ پەیوەندیەکە و هەر لە خۆشییا بێت قوربانە بم پەیوەندێکی تەلەفۆنی ترمان لەگەڵە کاک دابان
کاک ئەحمەدی خۆشەویست کاک ئەحمەدەم کاتۆ باش سڵاوت لێبێ کاکسامانە خۆشناوەتی خۆشەویست ئەوە بە کاک نەریمان بەڕێوەبەری پەیجەکەی رادیۆی میلی گەڕیانە لە شاری هەولێرەوە کەسێکی ماندوو کەسێکی خۆشەویست کە شەو ڕۆژی خستۆتە سەریەک بۆ خزمەتی رادیۆکە و تەلەڤیزیۆنەکە و پەیجەکەش لە خزمەتێوەدا قوربانم کاک ئەحمەدجان دەست خۆشەوە بەرنامە جوانە لێ دەکەم قوربانە بم لای گەورەی بەڕێزیت قوربانی ئێوە بووم کاک ئەحمەدجان چی دێ بۆ بەرنامەکەمان و بۆ کاک نەریمانی خۆشەویست والله دوێنێ مامەجەزا گوتی دیزاینێکمان بۆ بکە کاک نەریمان میوانە بەڵێ وەڵام نیشتم لە فەیسبوک لێمدا نەریمان سابەر باوکی نمایدا گوتم وەڵا کاک جەزا ڕستەکەم نەدیتەوە نەمزانی باوکی نمایە ئەی چۆ کاک نەریمان باوکی نمایە دەمی شێوانە دوای نامەیەکم نامەیەکەمەجەزا نادەگوتم باوکی نماهەوە گوتی خۆیەتی کاک ئەحمەدجان ئەڵێ 10 ساڵە باوکی نمەم خواتەمەنیان درێژکەوە لێکیان نەکەی قوربانی چاو زۆر سپاس دەکەم کاک سامان گیان باسی ئەو کەەوە سەڵتەیەت کرد کە دایکی کاک نەریمان بۆی دروی بەڵێ هەر ئەو کەەوە سەڵتە هەوە ئەوەی لە وەرزیەکەم لەبەر دەکەێت نانە ئەوەی من زەرباو بوو ئەها ینی ئەو نییە نانە ئەو کاتە لە بەرنامە ئەوەی کەوا سەڵتەکەی کە ئێڵێ بەڕاستی کاتی گرانیەکە بوو قماش زۆر گران بوو هیچمان دەست نەکە و پەردەیەکی زەردمان هەبوو لە ماڵەوە دایکم بەو پەردە زەردە دووری بوو ناوەکەشی گوێنی شەکر بوو ناوەکەشی گوێنی شەکر لە بۆ ڕق بۆستێ ئەی لەشتان سپاک ڕێستە کەوتو بن ئینشاڵڵ بە گیرفانیا خشەیە و گوێنی شەکرەکاتە بەردەستم وەڵا گوتم ناوە کەەوە سەڵتەی وەرزی یەکەم بێت ناوەڵا بە قوربانم ئەم قاوەیان ئەوان ئەو نییە ما ئەتایبەتە سەڵتەیەک تقریبان تەکسیەکی یەکردەوەنە گران بوو جاحەت بوو پشتێن کاک نەریمان مادەم ئێستا پارەی تەکسیەکی لێ بستێنە ڕۆچی لە سەڵتەکەوەیە بۆ قورعانە کاک ئەحمەد زۆر جواب بوو نازان فەوتا بردیان نێنێنایەوە شتێکی وا بوو ئەجینە پشتێنەکە و قەمیسەکە و چاکەتەکە و سەڵتەکە هەمووی تاقم بوو لەیەک بوو دەستی دایکی خۆش بێت دەستی دایکی ماجەکەم بەڕاستی مادوو بوو پێمانەوە یاخوا لەشتان ساغ بێ سەرکەوتن کاتێک خۆش بۆ پەیوەندیەکە و یاخوا دەمە درێژ و سەرکەوتوبی زۆر زۆر سپاس دەکەم با لەسەر قسەکانی کاکسامان کە پەیوەندی کرد من بەڵێ ئەوەی پێشتر بەڵێ تاوان کاکسامان خەڵکی دوکان بوو ئێستا ئێمە خۆتزانی ئیتر مانگی سێ بڵێن مانگی ئەو ڕووداوانەیە بەسەر گەری کوردستانە هاتووە لەم دوو سێ ڕۆژە ئەنفالی یادی ئەنفالی دوکان بووە و خۆتەزانی شار باژێڕە شارە زورە گەرمیانە هەموو شارەکانە بادینانە ئەمانە هەر هەمووی کارەساتی زۆر ناخۆشی بەسەر هاتووە ئەنفالە کیمیا باران ئەمانە هەموو بەسەر هاتووە خەڵکی ئێمە ینی شاینی ئەوەیە پتر زۆرمان ووە و لە دوای ڕاپەڕینەوە ئێستا ئێمە هەر لە یادی ڕاپەڕینی شاین ینی شایانی ئەوە بۆ پێ بکەنێ و دڵخۆش بێ بەداخەوە ینی واکرا لە دوای ڕاپەڕینی شەوە هەندێک ئیشی خۆماڵی کرا ئیتر دوایی وەسا ئێمە هاتین لە تەلەڤزۆنەکانەوە جارێکی ترشتی فارسی و شتی تورکی و شتی عەرەبیمان هێنایە دەرخواردی ئەم خەڵکەمان نایەوە وتمان ئێوە سەیری ئەم شتانە بکەن خەڵکی ئێمە پێی خۆش سەیری شتی کوردی خۆی بکە و زمانی کوردی و لەگەڵ کولتورەکەی بگونجێ نەک ئەوەی کە ئێستا بۆ من حەڵقەیەکی تورکی کاتێک کە خێزانێکی کورد سەیرێکە هیچ لە عادەت و تەقالیدی ئێمە نابێت ناوەشێتەوە بۆیە من لەگەڵ قسەکەی ئەوام و پێویستە ئیتر کۆمەڵک شتی خۆشە بوون جاران ئیدامیان پێ بدرێ بۆ ئەوی خەڵک دڵخۆش بێ لەو ناڕەحەتیت کە بینیوێتی چەند ساڵە ئیتر لەم دووبەرەکی و شتشکەیە نەجاتی بێت وایە بەتاکید من کاک نەریمان ئەمبانیە پێشەوەی تقریبی دەوری سەعادەوە نابووم لەگە برادێک ماوەسا بووم وتی کاک سامان ڕاپەڕێنیش ئەرە ڕاپەڕێن نزیکە منجی مەبەستم وام دەنی یادی ڕاپەڕێنەکە لە بە قورعان فکری وەم نەبوو وتم هەروەڵا لەولا بەکرەجووی هەلای جامیعە ئەمریکا کوڕەوتی وەناڵە ماڵێ بە قوڕنەگیرە یادی ڕاپەڕین ئێوتم ماڵا بێت تۆ بڵێ یادی ڕاپەڕین تۆ لێ ڕاپەڕین هێمنیش وام دێ بە ڕاپەڕین تێگەشتم بەخوا کاک نەریمان گیان جابێم سەر ئەوی کە ڕقم نەچی تۆ بوو زۆر جار ئەم پەیوەندی تەلەفۆنە وەرگرین لە ئەڵمانیا بە وحدەی زۆر لێ ناڕەوە بە ڤایبەرێکە وحدەی لێ ناڕەوە کێ بوو کاک دابان کاگێ من گیانم کاتۆ باش قوربانم کاک سامانگیان دەنگ و باسی چۆنە کاک سامانگیان ئەحواڵە باشیش کرد بە قوربانم دەنگ و باسی جەنابێ قوربانی دڵە بم هەر کارنتینە لە ژوورەوەن بەخوا باشترە تقریبن لە ژوورۆ نین ئەگە بین لە ژوورۆین کاک سامانمە لە ژوورۆ نین بەڵام ئەوەیە بین شوێنە گشتیەکان نییە جگە لە مارکێتی ناخوارد نۆشتانەی تر هیچی کە نییە وەڵا وایە دەیە خوای شەڵا کۆتایی پێ بۆ نامێ
بە قوربانوان تقریبا 2 ڕۆژە دەلاکخانەکانیش کراوەتەوە هەر باش ئەو خەڵکە قش خواردێتی ئێستا ئەرە بەخوا کاکە سامەنگیان چاوە ماچەکەم بە خێراتنی کاکە نەریمانی دڵ و ڕۆحەکەم بەڕاستی یەکێکە لە هەرە ئەکتەرە سەرکۆتوەکان چاوی ماچەکەم هەم باوکێکی یەکجار زۆر بەڕاستی ئەتوانم بڵێم نمونەی باوکایەتی وەکو چۆن نەمەخانی پێگەیان و بۆ شێوازە و دەستخۆشیری ئەەکەم لەسەر و هەموو شتێکەوە بەڕاستی چاوەکانی ماچەکەم خانەوادەیەکی زۆر بەڕێزن بە تایبەتی ئێمە ئەو کاتە کاگەریمان کە زگوردی بژنی نەبوو دایکی خوشکە بەڕێزەکانی براکانی بەڕاستی هاوکاری تەواوی بەنامەی زەک بن و کاتە ئەرکێکی زۆرمان لەسەر ماڵی ئەوان بوو بەتەکید من پێشتر لە ڕادەی پرژانە خۆم چاپێکەوتم لەگەڵ کاگنەریمان ناکردو ئەو سەردەما لەگەڵ کاگە عیرفان ناوتمان کاگنەریمان با گۆرانی بڵێت یاڵا نەریمان گۆرانی بڵێ کەس نییە جوێ لە ڕادیۆکەتان بگرێت وەزارەتی ڕەشنبیری پێدان داخە یەکسەر بەتێکداری زەوقی گشتی کاعیفان ئەوی لە سارەکە کە لە سارەشا بڕشتی نایە نەریوان گۆرانی بوو تا ئەوەسان و داوازیمە سەڵیانە ناخۆشە ئەرە بەخوا کاکە سەوتم بۆ شت فرۆشتنیش نابێت بڕوا بکە یعنی ئەگەر بۆ نمونە پلاسکۆیە تەماتە بەی بە من بڵێ تا ئێوارە بیفرۆشە لەبەر سەوتم کەس نایە بەلایە یەک زۆر ڕاستیخوا دەست خۆش بێ کاگنێریمان ئەمە من پرسیارێکی لە جەناب بکەم وەکوی کە بەڕاستی ساڵانێکی باش خەریکی بنەی هوەر بووی بەڵام فترێکی زۆریشە دەرنەکەوتوی من ئەمێ ئەو پرسیارە لە جەناب بکەم ئایا هوەری ئێستا لە لای تۆ چۆنەوە چی ئەگەێنێ ئەمە یەک دوو لەسەر ئەو فستیڤاڵی دوێنێ بوو یاخود پێرێ بوو کە کرا لەسەر فەرشی سوور ئایا پێرێ بوو ڕێی جەنابەت چییە لەسەرەوەی کە هوەرمەندێکی گەورەی وەکو ژیانی مامۆستا برایم خەیات و چەنەها هوەرمەندی کەی کە بەڕاستی جێگای ئەو بوون لەسەر فەرشی سوور بن ڕێت چییە بەرامبەر ئەوە ئایا تۆش ئەمە بەوە نبینی کە ئیلا تا ئێستا من وە ئەیبینم هاتا ئێستا لەناو ئێمە لەناو کووردا ئەگەر شتێکمان کردی بە فەرق و جیاوازی تیان نەکرابێت زۆر بەداخەوە وەلەوەی کە من کاری هوەریم کردووە بەڵام ئێستا هوەرمەند نیم بەڵام هەر لە ژێردەستی هوەرمەند شوان عەتوف و کاک دەروێشا تێگەیشتم بە کێ بڵێم هوەرمەند ئەگەر هوەرمەند نەبم بەڵام ئەزانم کێ بە هوەرمەند بزانم و کێ شایانی هوەرە ئەوە ئەزانم چۆنی هەڵی سەنگێنم لەبەڕی کە من لە مناڵی ماکە ئیشی هوەریم کردو لەگەڵ ئەو دوو پیاوەیە هوەریم کردووە لە شانۆگەرێکی ماراسادا یەکەم شانۆبەری بووە لە پاڵاس هێشتا ئاوا چاک نەکرابوو کاولە بوو کە ئێمە ئیشی شانۆمانتیا کردووە لەویا بەڕاستی بەڵام لەلای تۆ هوەری ئێستا چی ئەگەیەنێ ئایا زۆرینەی ئیشەکان بەلای جەناب تۆ مەحزەلەن یاخود نا من هیوادارم ئەمە وەکو جەنابەت خەڵک گوێبیستی بێ وەکو هوەرمەندان یاخود ئایا ئەم دنیای هوەری ئەمە ئەوە یەکێک بلبوو لە پرسیارەکانم پرسیارێکی تریشم کە ئەوەیە ئایا ئێستا ئەو هوەری کە بە پێکەنینەکەی خۆی هوەرمەند تێکەڵای هوەرەکەی کردو بۆی خەڵک پێ بکەنی ئایا تۆژەمە بە هوەرەزانی چاو ماچەکەم ئەمانە لای من هەیە بەڵام هیوادارم خەڵک بزانێ و چاوەکانە ماچەکەم یوام دەستخۆشی جەناب بۆ پەیوەندیەکە و کاکە هێمنجان چاو ماچەکانی هەر لە خۆشی تەمە درێژ بێ بە قوربان و کاک نەریمان جوابی ئەو پرسیارەی بەرەوە طبعا لەسەر مەسەری ئاستی هوەری ئێمە زۆر قسەمان کردووە لەسەرەوە بەداخەوە ئێمە زۆر جار کاتێک کە خەڵک ئەدوێنین پێیان وایە کە هوەری ساڵەکانی هەفتە و بڵێن بۆ نمونە ساڵەکانی هەشتا دوای ڕاپەڕینیش قۆناغێکی پێیان وایە ئەو باشترین ئیشەکانی هوەرمەندانی کوردستانن و لەوە تێپەڕیان نەکردووە حەقی خۆیانن بڵێن بۆ نمونە ئەو گلەیی بکەن لەبەرەوەی هوەرمەندی کورد و بڵێن دەرهێنەری کورد یان بەرهەمێنەرانی فیلم و دراما دەرەقەتی ئەو شەپۆلە لە فیلمی فارسی و عەرەبی و دراماکانی ئەو وڵاتانە نهاتون کە دەرەقەتی ئەمە نهاتون تاک بۆ ڕەمەزان وەکو لوقمەقازی هەندێک دراما وشە دەکرێت کە ئەمە ینی بۆ نمونە بینەری کورد تێر ناکە مادام ئەمە بینەری کورد تێر ناکە ئەتوانین بڵێن هوەری کوردی بەڕاستی هێشتا هەر ینی ئەوە نییە شانی ئەوە نییە باسکرێ کاکسامان من زۆر جار نمونەیە گەێنمەوە ئێستا هیچ کوردێک نییە لە کوردستانە بڵێن عومەر موختار نەناسێ عومەر موختار فیلمێکی لەسەر کراوە لە لیبیا کاتێک ئەعدامەکرێ و عینەکانی کێوتە خوارەوە مناڵک عینەکانی هەڵئەگرێتەوە ئەمە دیمەنێکی کاریگەرە و هەموو سیاسیەکانی کورد شۆڕژگێڕانی کورد لەسەر ئەمە و شۆڕژگێڕانی ناوچەکەش لەسەر ئەمە متفقن کە ئەم فیلمە بۆ مەسلەی شۆڕژگێڕان کاریگەری هەبووە
بەس سێرکە ئێستا ئێمە قازی محەممەدمانەیە ینی کاتی ئەعدامیان کردو مێزەرەکەی کەوتوتە خوارەوە شێخ سعیدی پیرانمانەیە ئەعدامیان کردو مێزەرەکەی و عینەکەی کەوتوتە خوارە ئێمە توانیمانە فیلمێکی بۆ بکەین نا مادام ئێمە نەمانتوانیوە یعنی کاکە هەڵە بچە کیمیا باران ئەم شڕانەی داعش تا ئێستا ئێمە نەمانتوانەوە فیلمێکی ئەو تۆ بکەین کە هیچ نەبێ ئەم قەزیەی خۆمان بەجیان نەسێنین و هیچ نەبێت لەسەر ئاستی ناوخۆشە بۆیە من پێم وایە تا ئێسش ئونەری کوردی هەر هی ئەوە نییە ینی شایانی ئەوە نییە بڵێن بۆ نمونە وەک شتێکی لەسەر ئاسی ناوخۆشانی بۆ نمونە جێگەی دڵخۆشیمان بێ ئێستا سیر کە بڕۆ لە بادینان هیچ هونەرمەندێکی سۆرانی ناناسن سۆرانیەکان بادین یان تا ئێسش لۆکاڵین لە چوارچەوەی بڵێن بۆ نمونە شارەکانی خۆمان منتیقەکانی خۆمانە ئەسوڕێنەوە سەبارەت بە مەسەلەی ئیشی کۆمیدی و پێکەنین و ئەوانە ڕاستی ئەو مەسەلەی کۆمیدیا قسەی زۆر لەسەرەکرێت چ جۆرێکە بەڵام کۆمیدیای ئادەف لە دنیای ئەوەی کە هەرکەس سێری ئیشەکانی چارلی چاپلن بکە ئەمە ئیتر پێناسەیەکە بۆەوەی کە بزانن یعنی ئەبێ کۆمیدیایەکی هادف بێ و خەڵکی قسە خۆش جیا بکەنەوە ینی بڵێن بۆن منە کابرا ئیشێکەکە و قسە خۆشە جیای بکەنەوە لەوەی کە مەسیلێک و کۆمیدیە ئێستا من ڕۆژانە تۆ بینم زۆر جدید ینی کابراایەکی بڵێن بۆن منە جدید ئیشی خۆ بە جدیەکەی بەس کە تەمسیلەکەی ئیشی کۆمیدیاکەی ینی لە ژیانی ڕۆژانەتە ئەوە نیت کە تەمسیلەکەی بەزەندێ خەڵک ینی لە ژیانی ڕۆژانەیە کۆمیدی و تەمسیلی شەکار کۆمیدیە مەرحەبایەکرد بە کۆمیدی ئەمە پێڵن قسە خۆش ئەمانش جیاب بکرێت سەبارەت بە مەسەلەی ئەو فیلمە سینەمایی کە باسی کرد ئەو برادران هەمووی برادەرمانن کاک شوان عەتوو ڕێزمەیە بۆی کاک بەختیار فەتاحە کاک مایر حەسەنە شاڵەخانە ئەمانە هاوڕێمانن هەمووی ڕێزمەیە بۆیان ئیشەکان جێگەی دەستخۆشیە بەڵام بەڕاستی ستافی افتتاحی فیلمەکە جێگەی تێبینیە ئەوە ژیان خانە کۆمەڵێ هونەرمەندی کە گزیزە خانە یعنی باسی نمای کرد لە تەمەنی نماوە تەمسیلەکە ئەمە ئافرەتە کۆمەڵی خەڵکی کێ ئەمانە ئەبواە بەسەر ئەو فەرشا بڕۆنەوە پێشوازیان لێ بکرێەوە دەستی ڕێز بخێنە سەر سنگمان بۆیان بەڵام ئەوە کە نەکراوە ڕاستی ئەبێت پرسیار لەو ستافە بکرێ کە مەسلەی داوت و داوتکاریەکە و بۆشی ئێ بەڕاستی هەندێک خەڵک باگەش نەکرابێ خۆی بەسەر من نازانم بەڕاستی ینی نازانم زانیاری منیە لەسەری ئەمەگەر دوای کاکسۆنە نەقشبندی قسەی لەگەڵا بکەم بزانم مەسلەی ئەو فرشە سوورە چۆنە بە داوت بووە مەسلەی کۆمەڵی خەڵک هەیە ینی هاتووە ینی هیچ نییە هەر لەوە چێت لە میوان لە تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەمانە کەچی فۆکسی زۆری خەڵکەکە ئەچێتە سەر ئەو کە ئەوە جێگەی داخە بۆ هونەر بەتەکید باسی ئەوەیە یعنی سیرەکەی ئەو خانمە بەڕێزانەی کە بەو شێوەی ستایلی جلوبەرگەوە زیاتر لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەوە ئەمڕۆ لە بەرچاوی بین نەبوو بیسەرانە یعنی نمایشەکرێت بەڕاستی ئیترەوە ئەکەوێتە سەر ئەو بەڕێزانەی کە دیزاین و یاخود بەڕێوبەری ئەو کارە بوون کە ئەم شێوەیان یعنی نمایش کرد وەکو نمایشی فلیمەکە بەڕاستی خەڵک ئەوەی کە بینی بێتی ئەمە خۆمان نەچوین جێگای دەستخۆشی یعنی لە تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەمانە لە پێیجەکانایی بینین خەڵک جێگەی دەستخۆشیە لە کارێکی زۆر جوانە بەڵام وەکو جلوبەرگەکانی ترەوە هیچ پەیوەندیەکی بێ ئەوە جۆرێک کابرا خۆی بۆ نمونە ئازادە چی بەڵام ناکرێ بڵێن بۆ نمونە خەڵکێک لەبەر جلوبەرێک بخەیتە پێش ئەو خەڵکەی کە ئامانو بوون ئەوانە لەبەرەوەی کە هەر کەسێک هەر جۆرە جلوبەرگێک لەبەرەکە تەنانەت ئەوانەی کەم حاجەبان بۆ نمونە بڵێ ینی ئەبێ بێت ڕێزی لێ بگری تۆ مانوو بووە لە هونەری ئەم شارە ئەمانە و دەستی ڕێز بخەیتە سەر سنگە بۆیان و پێشوازیان لێ بکەی ئەوە ئەنی ئەوە شتێکە قابلی قبول نییە بڵێن بۆ نمونە بۆ هیچ کەسێک کە خەڵکێک لەبەر جلوبەرگەکەی بخاتە پێش خەڵکێکی مانوو هونەرمەندە کۆنەکانی ئەم شارەوە هەموو کوردستان بەتاکید کاک نەریمانجان خەڵک ئازادە یعنی ئێمە ناتوانین لەم بەرنامەی خۆمانەوە ڕەخنە لەسەر ئەو شێوازە بگرین کە باسی ئەو برابە ڕێزە باسی و جلوبەرگەی کردکاگێ من ئەوە ئەکەوێتە سەر وتی وتیەکە ئەمە وتی وتی پێڵە ئەمە وتی وتی پێڵە ئەویان نەکەوێتەوە سەر خۆیانی تر شێوازی میوانەکان بە شێوەیەک هاتوون و یا بۆ ستایل و جلوبەرگوشتە ئەوە ئێمە بەداوای لێبوردنەوە ناتوانین لەم بەرنامەیانی ڕەخنە لەو کارانە بگرین لەبەرێ هەر کەسە و کاری خۆی وتیانە وترا و ئەیڵێن وتی هەیە لە سەری لەبەرەوە ئێمە بەداوای لێبوردنەوە بەزەوەمان هەیە جێگای دەستخۆشینە و ستافە بەڕێزە هەر لە کاگمایر و کاشوان عەتوف و ئەو خوشکە بەڕێزانەی کە لەو فلیمی سفر نوێیان دەوریان بینیوە ئێمە لێرەوە ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە هیوای دەستخۆشییان دیەکەین یا خوارد تەمەندرێژ و بەرەوکاری باشتر
کاک نەریمانگیان ئەبێ من سەر پارەکە ئەوەی لاسیکە لە تەلەفۆنەکە ئەوەی لێ قەتەکردین کە وتم تەلەفۆنەکەی ترکی زەنامە بەس کێشەی گەورەم لە جزدانەکەتا هەبوو جزدانەکەی تۆ باڵانسەکەی من نێزانی شەنی جزدانەکەی تۆ بڵێن بۆن نەنا ئاوا چوار لاسیکە لێیا بوو ئاوا چوار لاسیکە لێیا بوو بۆچی بووە بەڵی نازم بەس بۆی لێم نەکەوێت بەس بۆی لەوە ناخۆشتن نیە پارە تەلەفۆنەکە ئاوا لێ کردو ئەم لاسیکانەوە لێکرد کە دووەم جار هاتمەوە بۆ داوای پارێکە تەرکی ئەمود ئێستا یاومیتە ینی بۆ ئەوە ئەوزانی لاسیکەکە ئەکسان بۆ جزدان هەڵ ناگری ئازم لە دزان نییە بە قورعات وازام کاک نەریمانە بێ لێرە دیسانەوە قەوسێکی گەمان بیت یەک پەیوەندی تەلەفۆنی درمان بەزیرە نەچێتەوە کاک یەمە گیانم کاتەوە باش چۆنی مامە سامانی گوڵ و دڵ چۆنی دڵ و گوڵ ئەحواڵە تۆ چۆنی حرمەت عزیزی خۆشەویستی دڵە بم کاکەی من گیان بەڕێزی چاوەکانە ماچەم حرمەت مێ بۆ یەک بەیەکتان سپاس دەکەم چاوی مامە نەریمانی گوڵیش ماچەکەم قوربانی تۆ بم بەڕێزی زۆر سپاس دەکەم مامە نەریمانجیان ئەو لە قسەیمان بۆ دووبارە گەڕوەگاڵە باو وڵای من خۆم ویستم لە بەرنامەیە بوو ئەوەی کە ژنم بۆ هێنا ئەبێ ئەگەر بۆن منە دووبارە کردەوە سامان دەسوشت نەوەژم یەکێک لەو کێشانی کە ئەم بوو بڵێن بۆ منە هەرەموت باو سامان ئەوی چا بەدەما دایکشم ئەڵە دایکم لەو لاو دوعای لێ کردون لە من دوعایەکە لە سامان کە یا بەدەممە ناقەینە ئەم بەس تووشی بێ بەدەمیا با بەشتیوانە براتە منێکمان ئەو کاتە 20 ساڵ مسە چ لە با بەدەمما تەقەی لێکم نانا لە بادەم بەڕێزەوتتە لە قسەی تۆ پێ ناشکە بە حرمەتانێ خۆشەویستن قوربانی دڵێ بە دەستخۆشی و بەرنامە جوانە و لێەکەم کاگەیمیان بەڕێزی ڕێز و حرمەت مێ بۆ هەمووتان کاتێکی خۆش چاودا ماچەم لە خزمەتە کاکەی من لای گەورەی ئەزیزی ئەمەیت ئێ کاکە نەریمان ئیتر کێشم لەگەڵ ئەو لازیکانی پارەکە تا هەبووە مجارە کەشفە بووم کە داوای پارۆشتمەکردیان هینێک چگەرەکەش ئەو کاتە ئیتر پاکەتەکە کە ئەیە کزی ئاواتە کرد پەنجەوی نەکرد ئەوە وڵات جگەرم کەم پێماوە ئیتر دوایی ئەخی کاک بەڵام تۆ یەکتەبی ئەتە بوو پاکەتە هەڵناگر بڕواکە من بانیان کە پاکەتێکە هەڵە چڕی نەئەگەشتە نیێڕۆ دانێ دوانی تیامە ماڵە ئاوێ هەر ئاوا دەکرد و دانێگە و خەرەوە بینەوە یعنی تەرکیزمە ڕۆی حاجی هیچ شتێک لە دنیا بەخی جگەرە بەلاش خۆش نییە هیچ شتێک لە دنیا دە من یەکتەبی ئەتم یەکاک نەری من یەک من جگەرا کێشم بەڵام یەک عجگەرا کێشم قەتیش داوی جگەرە لە خەڵک ناکەم بۆ لەبەری جگەرە گۆڕم من سەرم پێشێ تۆ دۆ جگەرە کێشی بەس جگەری تەکلیفە ئایسە من لە برسا منم داینان لەگەز ناکەم بەس جگەرە زۆر خۆش بێگانە لە پێنجێنە هاتمەوە جگەرە هەسێرم سایەقە پێیتا پێدا جگەرە پێ نەبوو بە ساکەم بود کاکەیان پاکەتە میرچویا لە شوێنە لە جگەرم بەرە وتی کاکە جگەرە تێمە هەتا گەشتین بە دوکانە پاکەتەکەم نیوەکەری ئەو کاکە جگەرەی کەم بەرە وتی زۆر نەکێشاوت نەوەڵا سێ جگەرم کێشاوە ینی کابرا لێم بێزار بوو ئەوە داوای جگەرم لێ کرد والله کاک نەریمان حەشر بە من نەکرد بەخوا پاکەتم یعنی ئینشاءالله بەچی وەڵی تر بزانم بڕی وعدم من نمایەوە تەرکیکەم بزانم تر والله ئەو کردیا زۆر باش وڵی بڵێن نمان بەشک و زەختێکی دە من کە بۆ خۆیان منیش یعنی سانسۆرم زۆر لەسەر لە ماڵەوە لە هەموو شوێنەگەڵت تەرکیکە تەمەمان خەریکە ئەڕۆ تەندروستیش پێویستە لێرە ڕایگرین زۆر باشە نەجاتمان بێت ئەرە بەخوا و یەکێک لەو شتانەی لە ژیانمان زۆر لی پەشیمانم کە ئەبوو نەم کردایە مەسەر جگەرە کێشانمە ئەبوو جگەرم نەکێشان بۆ خۆی کاک نەریمان تۆ زۆر جگەرە کێشی زۆر یعنی بە سێ پاکە دەکێش ڕۆژی شەویش بەدەم خەوە دەجگەرە ئەوانە شتێکی بەدەم خەوە ینی کە لەم چەم کە هەڵەسمەوە پاکەتە دۆزمەوە لەکوێ دەجگەرە کێشم ئەڵم وعدەداوە لە بەرنامەیەکە توتە تەرکیەکەم ئەرڵا ئیتر وەکو کابراوتی حەت چۆنێک بە خۆم سجن کردووە هەرچیەکە خۆم بتێبێتری بەڕی من لە ئینفرادیەکی بکەن ماڵەوە بکاتە ژوورێکەوە بۆ ماوە یەک هەفتە دە ڕۆژێک بەس نانێ بەنێ جگەرەوەنێنێتە سەوەرەکەم تەرکیکەی وڵی بەشکم ئەگەر لە پەنجەرەکەەوە ئاوانەکەی وڵە بەشکم تەرکیکە ئەڵی مەقەستە سامان جگەرێکم بەرەسە کاک نەریمان نازام ئامادەیەکی برادران داوای مەشەدێکەکەن مەشەدێکی بەرنامەی زەنگ هاوڕێیانیش لە کۆمنت حەزەکەن مەشەدێکی آخر چی یعنی بۆ منە کامە ئەوەی بەرنامەی زەنگ زیاتر کە ئاها کە بردمی ژنە بۆ بێنم ئەمە کوڕی خۆم ژنە بۆ وێنم بەڵام تۆزە عاقڵ بە و محتەرەم بە و دێگەی ئەجا نابێت لەسەر ئەم عقڵی ئێستا و بمێنیت و تۆ ژنێنی بێ گۆڕاکاری لە ژیاندا بکەیت و
ئەوەی کە دەوری لاڵەکە دەبین ئەزانم. خەڵک زۆر سەرسامە بۆی تۆ ئەوەی کە دەوری لاڵەکە یعنی طبعا هەر کەسە لە قاڵبێک کا دەوری خۆی ببینی و تۆ زیاتر لەوە بوو کە دەوری لاڵ طبعا ئەو کاتە ڕخنەمان لێ گیرا لەسەر ئەوەی کە بڵێن بۆ نمونە ئێمە ئەم تەمسیلە لەسەرەوە کە بڵێن بۆ نمونە ئەوانەی کە دەربڕینیان لاوازە تعلیق لەوانەیەن بەڵام لە ئەساسا ئەوە نەبوو لە ئەساسا بۆ ئەوە بوو کە بڵێن بۆ نمونە ئەو کەسانە ینی لە ڕووی ینی دەربڕینەوە بڵێن شتی باش ناڵێن ینی شتی باش ناڵێن ئەوە خەڵکێکەیە ینی شایانی ئەو شتەنیە و قسەی لەسەرەکە یان بۆ نمونە خەڵکێکەیە کە بڵێن بۆ باسی وەل حاصل باسی ئەوە نەبوو کە خان پێداویستە تایبەتەکانیان ئەوانەی لە ڕووی زمانەوانیەوە من داوای لەبردن لەوانە کەم و خۆشمەوێن و ڕێز دووسێ هاوڕێم هەیە بەو شێوە قسەکەن و خۆشەویستیم هەیە بۆیان لە مناڵی و هاوڕێم هەیە قسەکە لەسەر ئەوان نییە تەنها بە تەمسیلە گۆری بکرن ناڕێزی تاومان هەیە بۆ تەواوی بینەر و بیسەرانمان کە ئەمە بەس زیاتر ینی بڵێن وەکو کاریکاتێرێکی خۆشە و تعلیق و توانجمان لەسەر هیچ کەسێک نییە ڕێزی تایبەتیمانێ بۆ ئەو خۆشەویستانش واو وەرە خۆ زاڵ قورتی ئەترسێک ئەڵی بەدەم هاڕۆشتە دووە بەخوا دەستناوەشێنم وەرە و پێشەوە وەرە پێشەوە بەخوا پێ ئاخسامە دەست بۆ شێنی گیتارە شتێک بەسەردا بە پێغەمبەر ئەگەر دەستم وەشان لێم قوبوڵ مەکە کاکە یەک عودەچی بێ بە تەپڵی سەرما ئێستان دەگەم من لەم کاتە ئەسڵام دەگەم بێیزان خوا دەستمەوە شێنە بەڵێ ئەزانین بۆچی کاکە ئەس دانیشتمەوە گەنجێتی نەماوە ئاوکەی دانەکەدەمەوە نەبای بە هێواشی حەزاری خۆی ناوەشێنم کە ئاکە تۆڵی جنەگۆشتی دڵنیا بە باو وەرە قۆزەڵ قورتی باو دایی خۆ دەزانی گەورە بوو حەزم لە ژنە و ئیتر دراوسی و مراوسێش گەورە بوون و شلم گەرەکە شن ئەمە چێ ژنێنانی خستە دەنیتەوە چێ پێی وتیت ئەمە تۆ کەی کاتی ژنێنان تەجاریە سمیاڵشتم دەرکردووە خۆم حەز بە خۆمەکەم و ئەوانە حەزەکەم حەزم لێتی ئەجا کەسە دەستنیشان کردووە بە قوربانێ بەم وەڵڵاهی کچی مام سماهیلەیە زۆر سیر مەکە لە سەکانی کە یارمەتی نایم گۆزەکەی بۆ ێنمە بۆ ماڵەوە زۆر سیر مەکە سوپاسی شمەکە ئەمەم سمایلی ئەوەی خۆمان ئارەوەڵا یعنی ئەمە هەموو ڕۆژێک کە جەنابە دیارنامێنی ئەچی بۆ سەرکانی ژنان بۆ لای کچەکەی مام سمایل گۆزەکەی بوو ێنمەوە هەڵم گوناحە گۆزەکەی بۆ ئەمە بەی لە ئاوایەکەیە بۆ سوم ئامەشکێنی بۆ دەربە دەرمەکەی بە خاتری ئەو خوایە دانیشە ژنێنان ئاوا نایە بە چاو باش خەڵی و دوای کچی خەڵکەی بۆ سەرکانی بەخۆم بەڵێ قسە لەگەڵ باوکیاکەم لەگەڵ خانەوادەکەیەکە ئەو کاتە تۆ بەس حەیان بەرە وەرەوەی قۆزەڵ قورتی باو دەبڕۆ لەگەڵ مامسمایل قسەیەکی خێرێکیاکەن و نەجات من گڕم کرد بەراڵە گڕم گر وەڵامەکە تەلەفۆنکە بۆ عریق بیکوژێنێتەوە باشە بە قوربانە بەم ژنێنان ئاوا نایە با من لە پێشە دایکت و ئەوان بنێرم چەند ژنێک بنێرم و ئەو کاتە بچنە پێشەوە لەگەڵ ماڵی ئەوانە قسە بکەن لە گەشتنەکانە و ئەنجا ئەو کاتە منیش مام سمایل دوو پیاویکەیەکەم بە گژمەوە خۆمە چم چوار قسەی لەگەڵاکەم و کاتە بەش و بمانانێ وەڵڵا زۆر باشە دای وەرە لەگەڵ باوکمان بڕۆن وەرن دەی بڕۆن باس کوڕی خۆم لێستەوە پێ دەڵێم موت نەرم نەبێت تۆزی ئەبێ بە جەریبی پیاو ئەبێ پیاو بۆیە پێڵە پیاو وعدی پیاو ئیتر موم نەرم نابێ وعدی پیاو ئیتر کە چوو بۆکانی ئەڵێم گۆزەکە تا نیوەی ڕێگەکە بێنن نیوەکەی خۆمە حال لە ئێستەوە چی بکەم خۆی ئێستا هەمووی لە کانیەوە بۆ ێنم بۆ ماڵەوە ئەو کاتە تا نیوەیە ناکە من لاریم لەوە نییە یارمەتی ژنەکە و با طبعا ئیش هەبوو لە ماڵەوە هاوکاری بکە و ئەمانەکە ئەو کاتێککە گواستەوە کە بوو بەژنە بەڵام تۆ لێسەکانەوە خۆشل مەکە بە قوربانێ بم لێشەوە حیای من بەریت و بڵێن مووی نەرمە و ژنانیە باش ئێواران وعد بێ ئێواران کە
کاتی نۆماڵە و چێشتی لێ ناڵم تۆ برنجەکە لێنە دایکم فاسۆلیا و شلۆملەکە لێنێ ئای بەخێر نەی تۆ بۆ قسەی کە کرد چی بکەم خۆ نایکوشم لە بەرخاتریەوە گۆرە بۆ لە بەرخاتی من خۆشن بۆ من نانی بۆ خۆتیێنی منشن بۆ توێنم نایانم عینەن مەطعام وشت چێشتان بۆ لێنێ من ماڵ جیاکەمەوەتەوە حای ئێستا بۆم نێنەوە ماڵی جیا کردەوە ساوەڵڵی وەبیللهی وەتەڵڵی لە ڕقم بەی لە چی لێ نادەی گۆرە قۆزەڵ قوارد باشە حەیان مەبە ئەو مەشە دەشمان پێویست بە ئێوەی پێشکەشە بە ئێوەی خۆشەویست هیوادارم بە دڵتان بێت کاکە بمبورن من لە سووە تەمسیلم نەکەم بەڵام هەنێشتیکەی تا بوو ڕاستە کاکنەریمە دەمێت کە تەمسیلی نەکردومانە بەڵام زۆر ڕۆشتە دووە لەبەرەوەی لەو مەشەدەیە کە ئێمە کاتی خۆی گرمان دەزۆشانی منی تیا بوو کەم بەدەمیا هەرەوەی با و ڕێک منم با بەدەمیا داوای ژن ناکات گەورە ئەو کاتەمەم حەفە ساڵ ساڵ شت ئێستا گەورە بوو ماشەڵڵا گەورە بوو ئەو کاتە حەفە ساڵ و کاتە لە ڕەوڕەوەیە بوو ئەو کاتە نا بەڕاستی ئێستا ئەو کاتە مناڵ بووم کە پێتا ئیشام زۆر هین نەبوو ئێستا ترسم کاکە ئینسان کە گەورە بوو تۆز دەمودانوشتی کەڵکی نامێنێ کە ئاوا کردودانکەەوە دەدەمم چی بکەم کاک نەریمانگیان ئێمە یادگاری زۆر زۆرمان هەیە من بە تایبەتی من و تۆ لەگەڵ برادرانە هاوڕێیانمان یعنی مەڵەیەک پەیوەندی تەلەفۆنی باوەرگرین دوای ئەوە چینەوە لای پرسیارەکەم کاکاوە گیانم کاتەوە باش لە سلێمانی و کاکاوەی خۆشەویست کاکاوەم کاتەوە باش ئێوەی خۆشەویستم کاتتان باش دەستخۆشیتان لێ یەکەم هیوای سەرکەوتتان بۆ خۆشەویست و هونەرمەندی ئازیژی خۆشەویست دوو هاوڕێی خۆشەویست کاکەجان من بەڕاستی ئەوەی کە وروژانمی کە پەیوەندی کەم و هاوکاریتان کەم حەزم کرد هاوکاریتان کەم من کەسێ بووم 30 دانە ساڵ جگەرەم خوارد 4 دانە پاکەتم خوارد تێگەی ئەوەی کە ئێوتان حەزەکەین جگەرەوان پێبێنن ئێستا لە خوای گەورە بە زیابەی یەک ڕەت نیەتم لێنا چۆنەڵە نیەتم لێنا 15 ساڵە جگەرم پڕیاوە لەخوا بە زیابێ حەزەکەم ئێوەش ئاوا نیەتی لێ بێنن چۆن کاگنەریمان ئەڵە وعدە ماوە بە نما وعدەکەی خۆی بەرێتە سەر کە نما شتێکی لەسەر دەرەکە لەسەرەوە بێوادیە هەڵایڵێ کاکاوە گیان ئەڵێ ئیتر هەر دەنوگە غەمە سەر تۆ ئیش لەسەر تۆەکەم کە بێوەعد بووی ئیتە وا بزانە کاکە وا بزانە دەمت لە زیندانە دەمە خۆت نادەمە لە زیندانە وا تۆجگەرێ بێنە وەڵاواکەم کاکاوە قوربانی تۆ بم تەلەفۆنەکەژاندانێک بۆ بە من بەڕێزت نیەتی لێ ناوە تەرکە کرد وایە من یەک کەڕەت فڕێم مالەوە پێ چۆنی سێواڵە چۆن بەچی تەرکە کرد ئەموو یەکێ بەس وازم لێ بێنە جگەرە تەرک بێنم دەوەرە خێبێ مامەکاوە گیان من پێم باشە کاگنەریمان لە مانگی 4 ڕەمەزانە یەکەم ڕۆژی ڕەمەزان نێتی لێ بێنێ ئەبێ بەدوو نێت هەم نێتی ڕەمەزان کە بە ڕۆژوو بێت هەم نێتی ژگەرەکەش لەگەڵیا دڵنیان بە ڕۆژوو بێت ژگەرەکە تەرکەکە لەو مانگەیە ئەوە هەر زۆر باشە بەڵام وەڵڵاهی وبیللاهی من ساعەیان شەو ماڵم لە مەڵکەنی بووە ساعەیان شەو سەیری پاکەتەکەم کردو هەژ نۆژگەرێتیا بڕام کردەوە بەر سینەماکان پاکەتێکم کڕی ئەوە نەمودبینم بۆ جگەرە منیش عینەن دەردەمەیە ئێستا بەخوا کاکە من تەرخم ناکڕی هەرچی باشێک بەکەسم ناو پاکەتێکم بەرەوە پارچەیەکم بەرێ کە چەرخێکیان هەبێیانێ وەڵا ڕاستەکەی وەڵام منیش کاکەوە بۆ خۆی بە پارچەی کڕم دووی خەمە فرێزەری سەلاجەکە وەڵام باسار بێ ئەوەی گەشی لە تاکی کەوانتەرەکە دانێم دایم دوو پاکەت احتیاط دەبەرگی سیارەکە هەڵم ئەمە لە شوێنە لێم بڕا پاکەتم لێوە دوور بوو باش لەکەن بێ خەڵک پارەی احتیاطیاڵەگەرێمە زگەری احتیاط نەگوتیەکەیە وڵی مەخزەنی کلاشکۆفە دایم دوانسیانێکم پێە بەس کاکسامان بە قورئان یعنی شتێکە ئەتوانی قدرەتێ هەبێ ئەتوانی تەرکی کەیت و لە ناوی بەریت و مامەکاوە تەندروستی ماڵ و مناڵیشمانی پێتێک چۆ بڕوا ماوەی کە لێمانێ لەمانکە دەرەوە بە قورئان کاکەجان ئەزانێ چی تفاداکەی یەکەم تامی شتێ بۆ ئەگەڕێتەوە بەتەکی دووهەم بۆن من کە ڕۆیشتم بە میوانە مناڵەکان ئاماتەکە چی بۆنی تەپڵەکتان لێ ڕاستەکەی ئەیتر ئەتامە بۆ گەڕێتەوە خواردنی بەیانێ بۆ کڕێت جستەیەکی جوانێ بێت بەڵام پارەیەکی باشیشی بۆ گەڕێتەوە لەبیر نەچێت بۆ خۆی مامەکەوە من لە ئەوروپاوە لە بەریتانیاەوە لەزگیان بۆ نردوم یعنی بڕواکە بە زەمان خەڵک بەوە تەرکی کردووە
لەزگەی قۆڵە لە قۆڵتی ئیتر ئەو تامینی کۆتی نوشتە لە لەشتا نایڵە یعنی وا لێکە یعنی هیچ یعنی ئەوەیە کە بیری جگەرە و نێتەوە بەر چاوتەکەوێت بەڕاستی ئەوانە نیە ئیلا قدرەتە ڕاهاتنە بەزەوەنێ فکری لەسەری نەبێ من تەکسیم پێە ئیسە نەفەری وایە کە هێ دەوێت داگەسەڵم داوا لێ بوونەکەم تەکسەکەی ماڵی من نیە ماڵی خەڵکە با بۆ نەگرێ جگەرەکەمە کێشە دوای کە دابەزەڵەمە مەسافەی لەگەڵ ما بوو جگەرەکەم خواڵێکی تێز داگەستان یعنی چوومەتە قەناعەتێکە خەڵک ڕاهاتنە ئەو ڕاهاتنێکی لەسەریان تۆپاکە دوشقاتەکەی چ جگەرەکەی بێ لەگەڵا بێت ئەگەوەی لەگەڵا نەبێت بەڕاستی خوی نهاتێ پێی تەرکەکرێت قوربانم کاکاوە قسەکان مەڵی ڕێنمایەکی زۆر سپاس ئیشەڵا سەرکەوتووە بن بەسەر و دوژمناتوە گەنێکێک لەو ڕێگەیە بێتە دەرەوەیتە لە ڕادیۆکە بێت دەرەوە بزانی یەکێک ئەوێت بەردێکە تێبگرێتە دەرەوە دوژمنێکە قسەتە گرفانی خۆت هەرەوەڵا بەتێکی دوایە ناڵێ بە برادێکە لەڵە باشە بۆ چیچ گەرە تەرێک ناگەڵە چۆن تەرکیەکەم باوکمی کوشتووە ئەوە تەواو ئەوە بەڵام ئەوان بەڵام ئیشەڵای خوای گەورە هیدایەتانێ ئێوەستەرکیەکەن و خۆڵی شەوم بەوەی کە ڕۆژەتان بینم لە نزیک گۆجگەرتا پێ نەبێت وەڵام من بەڵێنە پێمامەکەوە ئیشەڵا من هەموو ساڵێکی لە ڕەمەزانە بە ڕۆژوو بووم دڵنیا دەکەمەوە بەڵام ئەم هەتامای شوال لێم بۆ سەبە قوربانەوە بەڵێنمان بە ڕێزمە بۆ خۆتان و بۆ خانەوادەکانتان ئیشەڵا سەرکەوتووە دەستا خۆش باشەبی بۆ پەیوەندیەکە مامەکەوە گیان سوات بۆ ڕێنمایە جوانە و بەڕاستی تۆ برای گەورەی ئێمەی سوات بۆ پەیوەندیەکە و هەمیشە لە خۆشییابیت کاک نەریمانجان بەڵێ نەداوە تۆ تەرکیەکەی موعیدەکەت کێ نازانیت وەڵا قسە لەسەر مانگی هەشتەکرێ بەڵام ناگەێنمە آخر نەگەێنمە ئەو کاتە کۆرە تەلەفۆنەکەم بۆ نەما پێڵێ آخر خۆی سەری کێشەمانەیە نەما خوشکێکی زۆری خۆشەوێ باشە ناوی ئانایە ئێستا کێشەکە لەوایە من ئەڵێم لە عید میلادەکەی تۆە تەرکیە مۆکو هەدیەک ئەویژەڵێ کچە گەورەکەش مەڵێ لە عید میلادی منە تەرکی بە وەکو هەدیە بۆ من باشی کچەکە گەورەکان پێشەکە عیدی میلاد ناوەڵا ئەو مانگی هێشتا بەس نامە بیگەێنمە ئەوە لە بڕووی بەڕاستی تەندروستم زۆر باش نییە ئیتر زۆرە کێشم چکەرە و بۆ مناڵەکانیش خراپە وای لێ هاتوو یعنی زۆر چا مناڵەکانیش من بوونی جگەر و دووکۆڵ من ئێستا یعنی زۆر کات خەیاڵ مەڕوە کە ماڵەوە لە ماڵ نەبێت لە ژوورەوەی کێشم بەڵام جاریە کە لە ژوورەوەی کێشم ماڵەوە لە ئەها بۆ دەرەوە بۆ حەوشە من زۆر یعنی زۆر شوێنەدەمانێ نەدەرەوە تۆ کاک نەریمان لە ژوورەوە وڵی زۆر جار هەندێک جار لە ژوورەوە هەندێک جار لە من شوێن نازمە حەزەکەم لە ئەجگەرێ پێ بکەم بڕاکەی کاک نەریمان برادێکم هەیە بەبی ئەوەی بزانێت من چ تەپڵەکێکم لە بەردەسایە سوت فەشەیەکیان تەلەفۆن مێکرد ئەو تەلەفۆنمانەکرد بەیەکەوە تێگەی وەزم لەو کاتیا بوو کە سووتەکەم کردە ناو تەپڵەکە گۆم تەپڵەکەکانە کە پەنجی پیانێ خولێتەوە یەکسەروتی کاک سامان بۆ خوایە ئاگاشم نین و ناشی بینم بەڵام دڵنیام تو ئەو تەپڵەکانە و لە بەردەسای جگەرەشە کێشی ئەوی کاخولێتەوە کەمەرە وەڵای بیفعل وایە ینی بڕواکە ینی بەشە ڕۆژێک من پڕە بێ ماڵەوەی ڕژێت ئەی شواد یعنی ئەی لێمە شارێتەوە ئەمانە بەڵام چارنیەتم لە حەوکو نابی دۆزمەوە وەڵای منی شوام بەستر کاتی هاتووە تەرکی بۆ کاکاوە ژێتی تر ئیرادەیەکی یەکجار اینجا ئەو مەسەلەی لەزگەشتەیش کەوتی یوسف لەزگەی بۆیە نامەوە هێنایەوە تۆ بەشێکی کاکە لەزگە مابوو لێرە لەزگە مابوو لێرە حەبێکی شەمە خوارد جگرێکیشم بەسەری ئاکێش ماوەیە هەوام لێ هاتبوو ئەوە تارکرد وام لێ هاتبوو لەزگەم لێ ئەیا و حەبێکی جگەرە تەرکرد جگەرێکیش بەکێشە خۆتم کاکە بە ئەوانە نابم تا حەبوشتەکەش فێر نەبووم لەگەڵیا حەبێکی جگەرە تەرەگات وتم تا فێری ئەمەش نەبووم بە لەزگەوە جگەرە بکێشم با تەرکیکەم هیوادارم بەخوا هەمومان هەرکەس لە لای خۆیەوەی تر هەر کەسە لە خۆی مەسوولە بەڵامەوەیە هیوادارم خەڵک بتوانێت لە ئێمەوە وەکو ڕێنمایەک بۆ خەڵکەر ئێمە گە دەست پێشخەر بین خەڵکیش تەرکیەکە من بەڵێنماوە لە مانگی چوارە ئاچووم ئەکەوینە مانگی ڕەمەزانەوە لە ڕەمەزانە ئەوەی کاکاوتی ئەو باشترین حەلە ڕێک پاکەتەکە ئەو فڕید و تا یەک و دوو وای لێ بکە و یەکی ئەڵێ چای لێ و بنەکەی و یەکی ئەڵێ شتی خراپی لێ و یەکی ئەڵێ
جگەرەکە نادام چی ئەم شتانە هەمووی تەمزیل و شتاوە من برادرمێ بەزەی بۆن منە وعدیاوە تەرکیکە دوو پاکەتی ماوە لە ماڵەوە هەخوا بە ئەو دوانە تاوکەم بەزەی بە پاکەتەکەی کاکە پارەکە دێمێ بە تەرکیکە و دوو پاکەتە چییە منیش ڕۆژێک وام لێاو ماڵەوەتی دە تەرکیکە وەڵڵاوە بیللاهی بعدیشی پیاوم لێرە شەوکە گوێ لێبێ قەستەم بەخواوتی چیت ئەوێ گەورەترین هەدیە بۆ کڕم بە تەرکیکە دێگەی وتم باشە با دووسێ پاکەتە تاوکەم تی پارەی ئەوەش تێمەوە بەس بەزەی بە پاکەتەکان ناتەوە نەدرێت من ببینەوە لای باسەکی خۆمان پەیوەندی تەلەفۆنەکە بڕی ئێمە باسی هینمانە کرد تەمسیلەکەمان کرد دوایەوە هاتینە سەر مەسەلەی ئیشکردنی وەنەری و ئەوە کە ئێستا بەڕاستی نازانم لە وەڵامی ئەو برادرە کە یامانەوە مەسەلەی ئیشی وەنەری لە کوردستانە وەگوتم وەک هەموو ئیکایەکی کە برایەتی ئەوێ و خوشک و برایەتی ئەوێ ئەو نەرمەندانە پێکەوە و یەکتر خوێندنەوە یعنی من اعتراف بە ئیشی تۆ بکەم زۆر جار هەبووە ئیشێک بە چەند هونەرمەندێک زۆر جوان دەرەچووە یەکێک تەحەفوزی لەسەر هونەرمەندێکە وتێتی ئەوی تیاابێ من نایکەم ئەو ئیشە وای لێ هاتوویتر لەسەر ئەساسی ئەوە ئیشەکە زۆر بڵێم بۆن منە خراپ دەرچووە یا باش دەرنەچووە باسی ڕەمەزانیشی کرد ینی من پێم وایە ئیش ئێمە بەڕاستی هەر هەمووی نەخرێتە هەر ڕەمەزان خۆ ڕۆژوانان ڕێزیان هەیە و ئێمە هەمومان بڵێن لە ڕەمەزانە بە ڕۆژووە بین میلەتێکی موسڵمانین بەڵام زیاتر خەڵکی ئێمە لە ڕەمزانە خەریکی تاعەت و گوێگرتن لە قورئان و حەدیث و ئەو شتانە ئیشە وەنەریەکان حەقە بخرێتە ینی وەرزەکانی کەوە هەرچەند بۆ ڕەمەزانیش بابی کەم قەی ناکا بەڵام ئێستا زۆر ئیش تەنها ڕەمەزان و هونەرمەندە یەک لە ڕەمەزانە یەک ئیشەکە و پاڵی لێهاتەوە و ئیتر لە خزمەتم کرد ئەگەر بۆ ئەم ساڵ کاک نەریمان دیقەت بین ئەگە بڵێم چەند گروپێک بە تایبەتی لە کەناڵەکان و ئەمانە خەریکی کاری درامان بەڵام یعنی 4-5 ئیش ئەوەی من بزانم لە نزیکەوە ئامادەیە یعنی لەکات ئێستا لە کاری وێنەگرتنان بۆ مانگی ڕەمەزان بەڵام من یعنی وای ئەبینم وای تێگەم کە ینی تۆزێ خەڵک تامەدرۆی کاری هونەریە و کاری دراما ئەمانەیە بەڵام تۆزێ سەلێ شێوانیش بۆ بینەر و ئەمانە بێت لە بەرچی لەبەروی تۆ سێریگەل بۆن منە ئێواران کاتی بەربانگە لەو کاتەیە درامایەک نمایشەکرێت یعنی سێکە لە کەناڵی کەش بە هەماشیەوە لە کەناڵی کەش بە هەماشیەوە ینی خەڵکەکە نازانێت سێری کامەکە ئەمە هۆکارەکەی بۆچی گەڕێنی تۆ بەڕێزی ڕاستی ئەو مەسلەی پەرژوو بڵاوی ئەوە هەیە لە دنیا بەڵام ئەگەر بۆ نمونە ئیشێک زۆر بەهێز بێ یعنی خەڵکەکە ڕائگرێ لە سەری ئیشێک زۆر بەهێز بێ درامایەک زۆر بەقوت بێ خەڵکەکە هەمووی کۆکاتۆ لە دەوری خۆی کێشەی ئێستا ئیشی ئێمە ئەوەیە ئیشەکان کرچووکاڵن کاک سامان تۆ تەسەور کە ئێستا خەڵک هەندێک هونەرمەندەیەوە ئەزانێت ساڵی 90ەکانە بڵێن بۆن منە بۆ بینەری ئێستا وعیە ستۆر بە مناڵەکانی خۆتا سیرکە ئەوان ئیشی بەقوتریانەوێ ئیشی باشتریانەوێت لە تۆ ئێستا من و تۆ هەستین ئەمە قەینا بۆکو یادگاریەک ئەم تەمسیلە ئەەکەین و بۆ خەڵک ئەبێتەوە بە یادگاریە گۆ هەر گۆرە بەس هەسین ئەم جۆرە تەمسیلانەی وەکو زمانی بەرنامەی زەنکەین بەڕاست خەڵک لێمانی ناکڕێت لێمانی ناوێ ئەبێ شتێ بکەین لە مساوای چاو و زیزری بینەرابێ ینی بەقوت بێ ئەو ئیشانێک کە ئێستا ئەکرێکاک سامان یعنی بەداخەوە هەمووی سێرەکەی ژاڵەی کۆنی تێنەپەڕانەوە سێرەکەی درامەکانی حسێن میسری تێنەپەڕانەوە بە ڕەحمەت بێ سێرەکەی گەردەلولی تێنەپەڕ یعنی هەر لەم بازنا ئاخولێتەوە ئیشە کۆمیدیەکان بەرنامەی زەنگی تێنەپەڕانەوە کە شکۆڵی تێنەپەڕان تۆ ئێستا سێرەکەی کۆمەڵێک ئیشەکرێت کۆمیدیە لەسەر مەسرەحومانە سێرەکەی بەرنامەی زەنگ لەوە بەقوترە یعنی ئەڵی معقول دوای هەموو ساڵە ئەم هونەرمەندانە هاتوون ئەم ئیشت بەرنامەی زەنگ تەجاوز ناکەن کەشکۆڵ تەجاوز ناکەن بەرنامە تەجاوز ناکەن بۆچی لە من باشتر نییە ینی ئەو ئیشانێک کە ئێڵی تۆ هەر هونەر اینجا توانەکانی ژۆگوتمان توانەکان دابش کراون هەڵ ناسن لەسەر ئاستی نیشتیمانی کۆمەڵە هونەرمەند کۆبنەوە ئیشێ بکەن و قەیچێکا بۆ ئەو ئیشانێت ئەو وڵاتانەیە لێرە سەیرەکرێ و ئەوانە ئیشێ بکەن لەسەر ئاسی نیشتیمانی هەموو بەشەکانی کوردستان بڵین یان هەر هیچ ئەم هەرێمی کوردستان کۆمەڵە هونەرمەند کۆکەن و ئیشێکی زۆر بەهێز بکەن و لەسەر ئاستی وڵاتانی کە بە درامایکی ئێمەش قەیچێکە با بفرۆشرێتەوە با سیر کرێ با وڵاتێکی عەرەبی سیرێکە بۆ ئێمە هەموو کوردانیشتۆ بە دیار بابل حاڕە و بە دیار نازانم حەڵقە ئێرانیەکان و بە دیار حەڵقە تورکیەکان و یعنی حەڵقەیەکی تورکیە وەبزانم تقریبا 8 ساڵە 9 ساڵ هەر خەڵک سیرێکە نازانم چی پێڵەن بەخوا حەڵقەیەک خۆشەویستی مەبەستم ئەزانین چۆنە تۆ مەجبوری کۆنتڕۆلێکات
لەبەر دەستایەکەەوە ئەکەی واکەی تێپەڕیان یەکێک لە خزانەکە و سریەکە ینی ئیجبار تەکە تۆ بڵێم بۆ نمونە ئەوە یا حڵقەی تەلەڤیزیۆنی تێگەکە بزەبەت حڵقەی هەندی هەیە دوو مناڵ بچکۆلە تا گەورە ئەبن بەڕاستی میلەتێکیان داناوە بە دیارەمەوە هیچ لە ژیانی ئێمە ناگۆڕێ و هیچ ئیسافەیەکی نییە بۆ پەروەردەی خێزانی ئێمە ئێستا ئەوەی کەوتمان باشترە توانەکان هەمووی یەک خرێ بە تایبەتی ئەگەر لە ڕەمەزانی شابێ هەموو هونەرمەندەکان ئیشێکی بە قوت بکەن و حاوەلەکە بۆ تەلەڤزۆنێکی ئەکرێ بوویان بە چەند تەلەڤزۆنێکیش بۆ نمونە بەس هەر ئەو ئیشە بێ لە یەک کاتا هەمووی سەیری وایە کاک نەریمان جمهوری چیانەیەەکە من جوابەرەوە دەی خێرا خێرا جوابەرەوە من جمهوری بەرشەلۆن بەس ڕیاڵیشم خۆشە زانم ئەوەدانە من ڕیاڵم بۆیە ئەجینە کاک دابانە بۆ حافظ کردبوو مەجبوری ڕیاڵیشم ڕگاڵ مێژوێکی باشیە و یەکێکە لەو یانانەی کە زۆرترین ئەبتاڵی هەیە و برادرە یاڵە کە بەرشا دۆڕێ من 12 شەو تەلەفۆن بۆ نەریمانەکەم یا 1 و 2 ئەو کاک جەزایە چەنە خۆی کاک جەزا جمهوری کوێ خۆی کاک جەزا جمهوری بەرازیل و ڕیال مەدریدە باشە کاک جەزا کە ریال ئەدۆڕێ یا بەرازیل ویان ئەم شتانە ئەدۆڕن کاک جەزا دیار نامێنێ هەر کەس نازانێت لەکوێ بەس ساڵانی و مانگان ئەگە بەرشە بدۆڕیا ئەرجنتین لە نیوەی شەوە 3 شەوجا ئەمریکای لاتین یاریەکان یەکاتە ئەو کاتانە 3 شەو تەلەفۆنەکە نەریمان دۆڕا و چی میزاج دەگرێ ئەشتانە تۆزێک ینی کاکزا ئەشتانە هەیە ئەجا لە کاسی عالەمی 2002 بوو شتێکیوە ئەرجنتین دۆڕا من لە دوکان بووم بە دۆڵێکەوە تۆ تیپی مۆسیقایە ناوەدادا دا کاکزات خاوە خەری بووە گریان من شێت نەبووی بۆ هەریم شێتە بوو مۆوانە کامرە بچکۆل لێ نابم کەبرۆ دۆڕە هەرموویوانە وەڵام من کاک نەریمان گریوم کردو لەسەر ریال بەخوا یعنی من وەکو جمهوری ئەڵمانیام لە یانەکانیشە ڕیال مادرید بەڵام جمهورێکی سەرسەختی ئەڵمانیا و منتەخەبی ئەڵمانیا و ڕیال مادریدم بەڕاستی یعنی گیان کاگوران لەڵە کاسی شای ئیسپانیاکێی بێت شای ئیسپانیا وەڵی ئەو بلباوشتە زۆر مشکیلە وڵی بەشە ئاستی زۆر دابەزیەوە ئەگە بڵم ریاڵیش بەڵام ریال لێستەیە لە بەشتۆنە باشترە ئەراوەڵا بەرشەلۆنە ئیتر خەریکە قۆناغی کۆتایی باشە میسی لا لێستەوە ینی وتم تەلەفۆنیشی بۆکەم بەڵام ڕقەمەکەی میانە بوو یعنی بەڕاستی بەرشە بەجێ بێڵ خوا من ئەمڕۆ بە یەک دوو برادرم وتم پیاو بووە ئەم مێسی وازی لە یاری نەتۆزێ بەسەر بەزیلی دەرەچوین وای لێ نەیە دایبەزن وەرەتی ئام دەڕێ وەرە دابەزن میسی بڕوا بۆی هەوادارەکانی بەرشلۆنەش و جمهورەکەی هەرمی بڵێ ئەوەی مە لەبەر میسی ڕۆشتین وازمانێنا لە بەرشە بەس جاو کاتێ وەریان ناگرین لای خۆمان بێن بۆ لای ڕیاڵ گیان ئاهای تابعاە کاگورانە لەگە میسی واز بێنێ واز دیارێنین ناناو کاتە خەڵکی تازەیە من بۆ تەمەمە لە سەردەمی مارەدۆناوە سەیری یاریەکەم بڵێن نەوەکانەوە ئەموو دوای مارەدۆناوازی لێنم دوای ئۆرتیگا و ڕیکێلمی و بەسووتا و کۆمەڵێک یاریزانی باشە ئەمود ئەم ڕواوازێنم ئەو بڕواوازێ مێسە مێسیات وەڵم دوای مێسی سەیری یاری ناگەم بەس یاریزانی کەیت ژیان بەردەوامە کاک نەریمان کە کریستیان ڕۆناڵدۆ ڕۆی لە ڕیال مەدرید بڕوا کە زۆرم خەفەت پێخوات دێگەی ئەگەر چوار جەنازەم بۆ بەهاتایەوە بەڵامی مریشکەڵم نەک و زلام بۆم بەهاتایەوە نەم خەفەت پێخوات دێگەی کریستیانۆ ڕۆی بەڕاستی ئێسەر لە یوڤانتوسە جمهوری یعنی حەزەکەم قەت یوڤیش نەدۆڕێ بەهۆی ڕۆناڵدۆ زۆر معجیبیم زۆر خۆشەویستە لەلام بەڵام هەرگە وتیوتەکە بە بەرنامە وەرزشی بەڵێ خۆی ڕۆژنی ڕیال بڵێم ڕۆشنی ڕۆناڵدۆ لە ڕیال کاریگەری کردە سەر دەورەی ئیسپانیش ینی ئەو کاتە ئەو لێبوو منافسە خۆش بۆ مێسی ئەوە جمهورەکانی بەرشەلۆنەش هەر پێیان وایە ڕۆشتنی ڕۆناڵدۆ لە ڕیال مەدرید تۆزێک لە قوتی مێسی کەم کردوتە چکە ئەو دوانە ینی منافسی یەک بوون ئیتر کە ئەم باشە بوو ئەوی گۆڵ یەکرد ئەو باشە ئێستا کە ڕۆشتووە جۆرێک لە جۆرەکان یعنی مێسی زەئیف بووە ئەمساڵ هەچانە دافە هەچەند ڕۆناڵدۆش لەو لاشارە دافە کاک نەریمانجان ئەمڕۆ مادوومان کرد با خەڵک ڕخنەمانێ نەگرە بڵێن هاتنە سەر وەرزش بەڵام هونەرمەندیش ڕۆحی وەرزشیتی هەیە هەکە تۆ لە لای خۆی جمهوری خۆی بەیانێکەشە وتی ئیتر وتی لەسەر هەموو شتێکە بێ بەتاکی هونەرمەندیش کاکە جمهوری وەرزش و وەرزشەوانی جمهوری هونەرمەندانە دێگەی ئێمە تەواوکەری یەکین هەردوو لامان ئێمە کاک نەریمانجیان هیوای دەستخۆشی بۆ خوازین
یاخوا تەمەندریش و سەرکەوتوو بیت ئەبێ لێرە شابەڵێنم پێ بۆ بیسەر و بینێرە خۆشەویستانش هەفتەیەکیش بەپی مەجاالەکەی خۆتان نمەم بۆ بانکەی بۆ ئێرە قڕ بە و تاپلی سەرم نمە کاچم بۆ مادان سواری خەڵا دۆشکانمە بێ خەریکەم خوا جەوەرە لێرە ئەبێ بەس پێی بڵێ نەسیحەتێکم بۆ بکەی کە میوانی بەرنامەکە بێت و بڵێ تۆزی لەگە سامانە نەرمونیان بە باشە باشە بەسەر وعدەیەم کاک سامان زۆر زۆر سپاس ئێستاف ئێستا بۆ مەسەرەی وعدەکە بەسەر چاوەش خۆشم ئێمە دوایە بەساری خۆشم باشێنوەشی بە ڕۆژە بیان بەستر من ئیلاغەم نییە هەرچی و تووەچی ئەوە کەوتە سەر خۆتان نەسیحەتەکەم پێشتر سپاس بۆ هەموو لایەکتان بۆ ئەو کارمەندە جوانانەی ڕادیۆی گەڕیان بۆ بەڕێوەبەری ڕادیۆەکە بەڕاستی زانم لە دوورەوە زانم ماندوون بریا من کاتم هەبووە خزمەتی ئەم ڕادیۆم بکردای لە ئێوە لەگەڵ ئێوە و ئەزانم خۆبەخشانە ئیشەکانەکەن و تانەوێت خزمەت بەم شارە بکەن و بە کوردستان بکەن دەستی ماندوو بوون تا نەگوشم ئەمەش ئەبێ بە مێژوو بۆ ئێوە بۆ خزمەتکردنی هوەر و کللتوری ئەم شارە جاری کە سوپاس من بەم دیدارە گەورە بووم و بە بینینی تۆ ئەوانە یادگاریەکان هاتنەوە زهێنم و زۆر خۆشحاڵ بوو نەریمانجان ئێمەش بەناوی بەڕێوبەر و ستافە جوانەکە ڕادیۆ میلی گەڕیانەوە بە خێراتنێکی گەرم تەکەین ماندوومان کردیت یاخوا هەر تەمەندرێژ و تەندروست باش بیت و سەرکەوتوبی لە کاری ڕۆژانە تا و لە ژیانتا خۆشەویستان لێرەدا یینە کۆتایی ئەڵلقەی ئەمڕۆی بەرنامەی وتی خوازیارین میوانێکی ڕۆحسوک بین لە ماڵەکانتانە و جێگای خۆشحاڵی هەموو لایەک بین تا ئەڵلقەیەکی تری بەرنامەی وتی ڕێز و خۆشەویستی براتان سامانی حاجی عەلی و کاکدابان لە بەشی کۆنتترۆل و کاگورهانی وێنەگر قۆبڵ بفەرمونون خواتان لەگەڵ و هیوادارم هەر لە خۆشیابن. رادیۆی میلی گەڕیان دەنگی زوڵاڵی نەرمەندان